سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش لە هەر شوێنێکن لە بەرنامەی پاشیڤ لە کوردستان 24 لەگەڵتانی بۆ ئەم شەویش چەند بڕگە و بابەتێکی نوێمان هەیە هەروەها چەند تەوەرێکمان هەیە لە تەوەری ئاینی و تەندروستی. بەر لەوەی بچینە لای میوان و تەوەری ئەم شەومان دەچینە بابەتێک کە لە ئیستانبول لە گۆڕۆپانی تەقسیم شوێنێک بۆ وەربانگی بە کۆمەڵی هاوڵاتیان ئامادە کراوە و ئێواران لە کاتی بەربانگی بانکی ڕەمەزان سەدان کەس لە موسڵمانانی نەتەوە جیاوازەکان بە یەکەوە بەربانگ دەکەنەوە. li mezintirîn bajarê Tirkiye Stenbolê wek hemû hêvên Remezanê îsal jî li gelek meydanan cihên fetarê hatîne amadekirin. Yek ji van cihên fetarê jî li meydana Taksimê hatiye danîn û her roj ji bo hezaran kesan xwarin tê dayîn. Li vê meydanê ji welatiyên ji Herêma Kurdistanê hatîn bigirin, heta ji Îran, welatên Asya Navîn û gelek welatan geştyar û welatiyên Tirkiye bi hev re rojiya xwe vedikin. Yek ji welatiya Herêma Kurdistanê Rabînê ku ji bo Remezan hatî Stenbolê diyar dike ku ji ber ku hewaya Stenbolê hênektir e, ew Remezana xwe li vê derê derbas dikin û pişt re car dî vedigerin Herêma Kurdistanê. ڕاستە خەڵکەکەی یعنی لە ڕووی عادات تەقالیدەوە هەندێکیان لە ئێمە جیاوازم، بەڵام خەڵکێکی یەکجار زۆر پێشوازی لە مانگی ڕەمەزان کردووە و ڕەمەزان لێرە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت. بە سەردان هاتووینە ئێرە لەبەر ڕەمەزانێ ئێرە فێنکترە لە چاو ئەولا ڕەمەزان تەواو بێ دەگەڕێمەوە. بەڵێ hinek welatiyên ku ji bo fetarê hatin vê meydanê diyar dikin yek ji xweşiya Remezanê ew e ku herkes bi hev re di nav xweşiyê de rojiya xwe vedikin, lê ma ew jî dixwazin tev li vê komûna li vê meydanê bibin. Bütün İslam alemine burada. Dixwazim ev Remezan ji bo me hemûyan xaşî û bereketê bîne li ciyê ku mirov lê kom dibin bereket heye û yek ji xweşiya Remezanê jî ev kombinên wan e. Ev kevxaşiya li vê derê me hemûyan dilxweş dike. Temenni ediyorum. Teşekkür ederim. Çok güzel, o kadar güzel bir şey. Em hemû bi hev re li vê derê rojiya xwe vedikin. Ev jî tiştek wisa xweş e ku nizanim çawa bêjim. Em nikarin her dem bên vê derê, lê kengê bên vê derê gelek kêfxweş dibim. Xwedê vê tiştê bike nasîbê her kesî. Bu insanları görmek Li meydana Taksimê ya ku yek ji cihên navdariya geştyariya Stenbolê tê zanîn, îsal jî ji bo Remezanê gelek çalakî têne rêvebirin û laliyekê îlahî tên xwendin, laliyê dî ji bo welatiyan xwarin tê dayîn û herkes bi hev re rojiya xwe vedikin. Diyar Bayram, Kurdistan 24, Stenbol. لا تەوەری یەکەم باس لە ڕاستکردنەوەی خوو و ئەو هەڵانە دەکەین کە لە مانگی ڕەمەزان لە ڕووی جێبەجێکردنی ئەرکایانیەکان و هەروەها بەڕۆژبوون باس دەکرێت. پێویستە موسڵمانان لە مانگەدا چ کارێک ئەنجام بدەن، ئەو کارانەی کە نابێت بیکەن یان وەکو خۆی لێ هاتوو بەردەوامن لەسەری لێوی بکەونەوە کامانن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ئەستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستای ئەحسان ڕێکانی و چاخوێن ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر هەرساڵی سەلامەت بی سەرچاوە. ڕەمەزان لەناو خەڵک هەندێک جارە و پرسیارە ئەکرێت ئایا مانگی عیبادەتە یان وەکو عادەتە لەناو خەڵک؟ بله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله القائل كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون، والصلاة والسلام على رسولنا القائل من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. الدسبيك ده بري بچن برسوا ببسياري بدم سبي بابتي باغوين مبيت إشارتك بدمي روجي آيا فرزة يعني هر وكي هندك برادر هندك كسان هندك مروف در كتينة و في سردمي ده خاصة إشارات بندت دن بيجن خدي قوتيا كتب عليكم الصيام، كتب يعني هات يعني في يعني نفرز بويا ادبيجن كتبه قالك معناه دتن باش ما خود باش ما وانا باش ما همي بنرد تلفزيون كردستان 24 ادبيش ما روجي جرا خد تعالى فرمان الماكريه كتبه يعني فرضه من اللغات العربيه ده فرضه هكر بيجين بابا ام بحسي كتبه انا كاين ام شينا ديماهيك اياته دم رب العالمين شمدة باش فمن كان منكم مريضا او على سفر فعدة من أيام أخر. باشترين برسبة جبو منو وانا همي هبالو برادرة أو بقصد كان بيجن روجي فرس نينا أكر فرس واجب نبا
خدای مزن امر منت کرد گوتی هکر تو سفر دا یا نساخی دا روژیا خو بخوی دویتن جرکا دی اعاده کی و روژیه بگیریه با اجبر وی چنده دا نشا هر کسی که دینا دیار کرن دیو بلگین آیات قرآن پیروز روژی فرضه بلکی شین بیشین پیغمبر خودی علیه الصلاة والسلام او پیغمبری و ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى چگوت يما بني الإسلام على 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت من استطاع إليه سبيلا فإذا الإسلام بيش ركن سر بيش ركن استينا هتيدانان الوانا ركن روجية رونيجي ركن كالأركان الإسلامية دا ورب العالمين فرض كريا واجب كريا اگر بين بري خوب دين تصير او بسيارة جنابتا كري الاستبارات ابروكا وكروجي رمضان هاي بك رب العالمين بيجتمع شهر رمضان الذي انزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فاذا هاي قرآنية بيت ام قلبي هاي بيجين هر وكي خد تعالى دفيتن بيجين برمضان تبقين رمضان عبوديته رمضان تنجهين وك عادات بري بچينت في بابتي دا بناساك بدينتنا بين عبادات وعادات داتشيا عبادات او تشتاوي رب العالمين فرض كري السرما هر تشتكي خود تعالى يوم پیغمبري وي امر ما بكريا بعد بيش نوي عبادات بت ام او جيبي نبات چنكي خود تعالى هدف الخلقيات بشري انسان وجنه اتكات وما خلقت الانس والجن الا ليعبدون من ندينا خلقياتنا كرينا انسان واجنه سري عرضي الا بوشه بعبادات كرنا رب العالمين واب عبوديته جي الشرط هرمزن عبوديات ديار كرن فعلا انسان عبدينيه كتيانا اخلاص قال في عبوديته بتبع دوام بنصا عادات ابيا بابا من تشتكي كري كسانه تشتكي مجتمعي ده عادتك سرد شوي ولا اجدي وكي بابي خو كم وكي بابي خو كم وكي في خلكي كم خلكي بروجي ما يجي بروجي بم اسمع عنيد في چند نظمه با لو ما نمشين فيديو بسلمان بكينا سيجور بله بين سيجور جورك ابيا جور بسلمان معرفي يعني بدليل عقليه ظانيه اذا عبادتك خد تعالى اف عبادته دايا اذ فيتن اس بيجري بكم عن عقل وعن معرفه وعن تجهشتن في عبادتي ورد قري تبع أبام بسلماني راس تدرس يدرستاي سرچ تبع بسلماني دي تري أبيا جوري دي تري عاطفية أبيا يعني عطفك أبو ديني هاي تش ديني نظانيتن بلكي جهل الديني ده هاي بس عاطفة أبو ديني هاي لو رجال جرا مروفة تندراو في عاطفية ده ديار بن جوري دوينة أبيت كنت تندراو الديني ده حتى دي بيني أول كينا تشيش ديني نازانيتن هم عطفك ابو ديني هاي دي قال جا توشي قال خلاتيا بتابع جورسي سلوكياتها شو بيجي عاداتها يعني هلا هم اجي دي وكي عالمي كم عالم نفيجت كده لما مدير بابا من قدام نفيجت كم اجيت كان زانم كانت شو معاني في نفيجت هاي شو معاني في روجيت هاي كواتا دروسته بمشيوية ناخذ درسنينا بلكي تشتكي ديفت ام بكين وقت بالصلمات هي رمضان ده ونبس رمضان ده غير رمضان ده شيء ام تشين عملي خو عاداتي خو ام عادتي وعملي بكينا عبادات بلكي عيبنا عبادتي بكينا عادات بالعكس اللي بكينا بعد شو مثلا انسان موظفه تشي دائره خو هكا هدفته النيات امر في ان كل انما الاعمال بالنيات النيات تا او بيتن وقت تشات وظيفه ده تشات دائره ده النيات تا او بيتن رازي كرنا رب العالمين بيتن خدمت كرنا بشري بيت مرواتيه بيت انساناتيه بيتبع لو من او هنجي دي في انيته رب العالمين دي بتب اجر حسك دي بت او عمله او عادته دي بيت عبادات مثلا دي نفي كبرات بروجي دي نفي تبع وقت اتنفم هدفه من نفستنا من او بيتن از دي نفم دا قوتك بمن جسد مداشي بيتن دا بشم عبادتي بتر بكم دي استراحه كي ورجل ما با هكر ابا بيتن او دي بيتا بشي دي بيتا عبادات مثلا هر شو لك انسان هر عادتك انسان بكات هكر انيتا مروفي انيتك باقش بيت بهندي بيت راضيبونا رب العالمين بيتن هنجي مروفشيت وي عملي وي عادتي بكت عبادات بل بالعكس تبشي عبادتي بكي عادات بمعاني تبقى هي اخلاص قالنا بيت شنكي اكر اخلاص قال هر عملك بيت او عملاتي بيت عبادات اما اكر اخلاص قال عبادتي بخونا بيت
ئەو عیبادەتە دفی سفرێ بیتن واتە استیفادە ئەو دێدەنەوە. کەسانە شەگرێتەوە کە بازرگانن یان فرۆشیارن لە بازار بۆ نمونە کە کاڵاکەی کە کەلوپەلەکەی کە هەیەی بە نرخێکی جیاوازیان بە گرانە ئیفرۆشیە بە خەڵک ئەمە عیبادەتی لەگەڵ نییە؟ طبعا مثلا ئەبروکە بازرگان ناف بازاری دا هەکەر هەدەفاوی ئەو بیتن بچیتن وێ کاریت کرد وی عملیت کرد وی شولیت کردن مگوتە تەنیەتە یا صافی بیت بە هەندی بیتن لقمەیەکە حلال ماڵێکی حلال بینتە ناف عیالی خدا زاروی خدا هنگی ئەو دەبیتە ئەو عملیوی ئەو تجارەتەوی خرد بوو عیبادەت حسێبە یە تجارەتت کرد استیفادەت کردن یە قازانجیت کردن ناف مجتمعیدا بەلەگەل هەندی بوو عیبادەت حسێبە بە بەلێ دوێرێدا هەندە تشتێکی هەیە بشنێت ضمیر و وجدان دوێت ضمیر و وجدانی خۆش بیر نەکەن ئەکەر ئەم فعلا بسلمانین ئەکەر فعلا بێت ئەم اقتیدای بکێ بکەن اقتیدای سەرەرێ مرۆڤاتی محەممەدی بکەن عليه الصلاة والسلام چونکی رب العالمین بشتمە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة وبيغمبر عليه السلام جيت بيشتمە دیف من وەرن و دیف خلافایت پشتی من هەکە هەنگ دیف بچنەوە هەیناکەبنە تویشی خەڵەتی نابنەوە فەئیزەن ئەکەر ئەم بین ڕژیاخ و بەراورد بکەین بەرامبەری جیل پێغەمبەری عليه الصلاة والسلام جیل سەحابە دەبینین فەرقەکە ئێکجار مازنایی ئەوان دەبێت کەتنە تەی بە ڕەمەزانێدا هەممی هەدەفەوان ئەو بوو ئەرزانی سەر خەلکی خزمەتە خەلکی بکەن ji bo hindê bikevnet bin razîbûna Rabbil Alemînî da. Heger hedefa min ev bît ena bişme tacirê xwe here istîfadeyî neked ne. Bila faydeyê biket belê ew fayde bi zamîr bît bi wicdan bîtin. Tacir bîtin, rêveber bîtin, berpirs bîtin, her kesekê şime bîtin vî welateyê da çi karî wî bît, çi wezîfê wî bîtin. Çinki Rabbil Alemîn Pêxember bişteme aleyhissalatu vesselam biştin kullukum ra'in ve kullukum mes'ulun an ra'iyeti. Hin hemî şivanin û hin hemî berpirsin şivanetiya xwe. Kesek jî nehêlaya her çi bît wezîfê te. Tu genç bî, tu mesela bab bî, tu dayîk bî, tu mes'ul bî, tu rêveber bî, tu muazzif bî, tu sayiq bî, tu her tiştekî bît vî axeyî da serî erdey lazim e ew mesuliyete stoyete da zanî çawa edakê ew jî çi xizmeta mirovatiyê bêt, xizmeta însanetiyê bêt, xizmeta hem dînî jî bît eker niyeta mirovî niyeteka bê paqij bîteve hingî her kar û kiryareket key hemî pêk bet bîte îbadet بۆ mirovî. مامۆستا لەگەڵ بەردەوامە بینە چینە سلێمانی ئەم شەوێکێکە لە شەوە تاکەکانی مانگی ڕەمەزان. بەشێک لە موسڵمانان شەوە تاکەکان کە بە شەوانی قەدر ناسراوە بەرز ڕادەگرن تاوەکو پارچێ و لە مزگەوت دەمێنەوە عیبادەت دەکەن. ئارام بەختیار لە سلێمانیەوە ڕاستەخۆ لەگەڵمانە ئارامم کاتت باش پێمان بڵێ موسڵمانان بەگشتی لە شاری سلێمانی بۆ ئەم شەو چه ئامادەکاریەکیان کردووە و دەیانەوێت چۆن ئەم شەو عیبادەتی خۆیان جێبەجێ بکەن. سارا بەگشتی لە شاری سلێمانی لە زۆربەی مزگەوتەکان دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لە مزگەوتەکان هاوڵاتیان دەمێننەوە تا بەرەبەیان شەوانی قەدر زیندوو دەکەنەوە ینی هەرچەندە لە ١٨ زانایانی موسڵمان باس لەوە دەکەن کە شەوی 27 شەوی قەدرە بەڵام زۆربەی ینی 120 زاناکان باسییان لەوەش کردووە کە دەبێت موسڵمانان ئەم دەشەوەی کۆتایی شەوانی قەدر زیندوو بکرێتەوە شەوی قەدرێکێکە لەو شوانی کە قورئانی پیرۆزی تێدا دابەزیوە بەسەر پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بۆیە موسڵمانان ئەم شەوە زیندوو ڕادەگرن من لە ئێستادا لەیەکێکم لە مزگەوتەکانی شاری سلێمانی وەک دەبینن بەشێک لە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە شەوی قەدر زیندوو دەکەنەوە سەرەتا چەند ڕکاتێ نوێژ دەکەن دواتر زیکر دەخوێنن و قورئان دەخوێننەوە هەروەها وتاریشی تێدا دەبێت من مەمەسمە لەگەڵ مامۆستا عیرفان ڕەشید وتاربێژ و پێشنوێژی مزگەوتی دارولسەلام قسە بکەم مامۆستا سڵاوتان لێبێت ئەگەر بفەرمونەیەنە پێمان بڵێن گرنگی شەوانی قەدر لە چیدایەوە ئایا ئەنی مسلمانان دەبێت تەنها شەوی 27 زیندوو بکەن و یاخود ئەم دەشەوەی کۆتایی ڕەمەزانیش هەمان ئەجر و پاداشتی هەیە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیە شەوانی قەدر بریتە لە دەشەوەکەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان کە لە 20 شەوەکەی ڕابردوو خێر و پاداشتی زیاترە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی پیرۆزی فەرمێ هەر کەسێ شەوانی قەدر زیندوو بکاتەوە و باوەڕی هەبێ بۆ پاداشتەی کە خوای پەروەردگار بۆی دیاری کردووە و ئیمانیشی هەبێ بە حەقیقەتی ئەو شەوە
خی پەروەردگار لە تەواوی تاوان و گوناهەکانی ڕابردووی خۆش ئەبێ جگەلەوەی کە مسلمانان خۆیان ئاگادارن کە خی پەروەردگار لە قورآنی پیرۆزە فەرمێ لەیلەتول قەدری خەیڕ من ئەلفی شەهر شەوی قەدری پیرۆز خێری لە 1000 مانگ عیبادەت و خواپەرستی زیاترە بۆیە لەو دەشەوەدا بە دڵنیاییەوە یەکێکە لەو دەشەوانە بۆیە پێویست کراوە لەسەر مسلمانان و ئیمانداران کە ئەو دەشەوە بە نوێژ و بە عیبادەت و بە قورآن خوێندن و بە تەسبیح و بە یادی خوا و بە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار ئەو شەوە تا بەیان بەسەر برن بۆ ئەوەی کە ئەو خێرە گەورەیە بە نسیبیان ببێ کە بەڕاستی خێرێکی زۆر مبارەکە زۆر پیرۆزە ئینسان لە ماوەیەکی دیاریکراوی کورتا بتوانێت هەموو ئەو خێرە بۆ خۆی کۆبکاتەوە کە لە 1000 مانگ زیاتر بێ. مامۆستانی تەنها لە 27 هاوڵاتیان هێنە مزگەوتەکان ڕۆژانی ئەو دەشەوەش نی قەڵەباڵغی بە مزگەوتەکانەوە دەبینرێ لە ڕاستیان لەگەڵەوەی کە ئێمە ئەڵێن شەوی لەیلەتول قەدر شەوی پیرۆزێکێکە لەو دەشەوە بەڵام زۆرێک لە سەحابە هاوڵە بە ڕێزەکانی پێغەمبەر و پاشان زانایان لە چینی تابعین باسییان لەوە کردووە کە هەنێکیان و توانە لە شەوە تاکەکانایە و بەشێکی زۆریان پیانوا بۆ کە لە شەوی 27 بۆیە لە وڵاتی خۆمانەوە زۆرێک لە وڵاتانی جیهانی ئیسلامی پیانوایە کە لە شەوی 27 لەسەر ئەو بنەمایە ئەبینین کە شەوانی 27 زیاتر قەرەباڵخە و مسلمانان ڕوو لە ماڵەکانی خواکەن بۆیە ڕامان هەیەک لەسەرەوەی کە شەوی 23 بێ یاخود شەوی 27 بێ یاخود شەوی 29 بێ بەڵام لەسەرەوەی کە زۆرێک لە زانایان لەسەرەوە شەوی 27 شەوانی 27 لە مزگەوتەکانە زیاتر قەرەباڵخی هەیە و مسلمانان ڕوو لە ماڵەکانی خۆی پەروەردگارەکەن. ئەو زیکرانە چین کە لەم شەوەدا پێویستە مسلمانان بیکەن و هەروەها عیبادەتانە بەگشتی چین کە پێویستە لەم دەشەوەی کۆتادا بکرێت. بەڵێ پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم ذیکرێکی وە دیاری کردوین کە فێری کردوین داوا بکەین لە خوای پەروەردگار بڵێن ئەی پەروەردگارە ئینەکە عەفوون کەریم تحب العەفوە فەعفو عنی داوا بکەین لە خوای پەروەردگار بڵێن پەروەردگارە تۆ زاتێکی کەوە لێخۆشبوو بەخشندەی و لێخۆشبوونیشت خۆشەوێ و لێمان خۆش ببە ئەم ذیکرە بریتە لە ذیکری شەوانی قەدری پیرۆز سەرەڕای ئەوەی کە ئینسان خۆی ئازادە لە خوێندنی قورآنی پیرۆز و لە داوای لێخۆشبوون و نزا و دوعاکردن بۆ هەر یەکێکەوە خۆی بیەوێ لەو شەوە پیرۆزەدا بەشداری بکە. مامۆستا زۆر سوپاس کە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ زانایەکانت ینی بەڵێ ساریانی وەکو دەبینن ئێستا هاوڵاتیان لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی ئەگەر هێوی وێنەگر هاوکار بێ شەوانی قەدر زیندوو دەکەنەوە ینی گەنجان هاوڵاتیە بەتەمەنەکان هاتوونە تێرە شەوانی قەدر زیندوو دەکەنەوە دەمەوێت گەڵ بەشێک لە هاوڵاتیان خۆیان قسە بکەم بزانم ئەوان چۆن شەوانی قەدر زیندوو دەکەنەوە بەڵێ خاڵیان سڵاوتان لێ بێت تۆ ساڵانە لە دەشەوی ڕەمەزان شەوانی قەدر زیندوو دەکەیتەوە؟ مەڵای بەڵێ قوربان هەموو ساڵێک لە ساڵانی شەوی قەدرە ئەم یادە پیرۆز ڕاگەێنین یادێکی پیرۆزە هەموو کاتێک لەم کاتانەدا ئێمە لە خزمەتی قورئان و مزگەوتان ئینشاڵڵا. خۆش بە زۆر سپاس. سارا ینی لە سلێمانی ئەم دەشەوە سەرجەم دەرگای مزگەوتەکان تا بەرەبەیان دەکرێتەوە و هاوڵاتیان لێرە وەکو مامۆستا باسی کرد عیبادەتی خۆیان دەکەن هەروەها بەشێک لە هاوڵاتیان منداڵەکانی خۆشیان لەگەڵ خۆیان دەهێنن بۆ ئێرە بۆ ئەوەی فێران بکەن کە چۆن ئەم شەوە زیندوو بکەنەوە بۆی لە داهاتوو تا ینی زانیاریان لەسەر ئەم شەوە هەبێت و بە شێوەیەکی گشتی شەوانی قەدر لە سلێمانی ینی بەم شەوەی کە بینیتان زیندوو دەکرێتەوە. ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمان بووی زۆر سپاس. مامۆستا ئیحسان دەگەڕێمەوە لای جەنابەت هەر لە باسی کارکردن کە ئەگەر کواماشت بۆ کرد مرۆڤ مسلمانان کارەکانیان وەک پێویست ئەنجام بدەن یان با بڵێن بە ویژدانەوە بێت ئەوە وەکو عیبادەت بۆیان حسابە. ئەگەر باسی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشیان و کەسانی کە ئێستا لە پاراستنی نیشتیماندان ئەوانیش بە هەمان شێوە بە چاکە بۆیان هەژمارەکریان وەکو عیبادەتە شک تێدانینە ئەڤروکا پێشمەرگای بیتن یان دەستگایان ئەمنی و شەو و ڕۆژ کار دکەن ji bo hindê emn û emanetiyê vî welatayê peyda bikin bi beravanîkirina vê axahenê
الدستت هر دجمنه كده أبروكا بيشمركة سنجري دا دزگاهت أمنيت ناف داخلي هرم كردستان دا شابتوات فكري نبشاف وروش وحز ويجي حز هاي بتشيتن اف شبكه عليه القدر مثلا بتشيتن بصاغ بكتبه بتشيت عبادات بكت فلان بكت روجي بكتبه التزامات عباداتي بكتبه بلد بجمعوانا شكتي دانينا افروكا او بيشمركه او دزگاه امني تشاوا مثلا افروكا هر مزگفتكي چند بسلمان تيدا شبه ليلة القدر دي صاغ كان يعني بتشن تراويحات كان نبيج مزگفت دا خيرا حمية هنديا خيراوي بيشمركي هنديا بام بالوخرايا يعني شريكة اجري هر بسلمانه كده عبادات كانت ادفانس شبيت رمضان دا بوچي چينكي اكر او بيشمركي نبت او دزگاه امني نبت ملايك صوفيك بسلمانك نشيتن عبادات خبرنجك جوان ادنابا مزگفت دا بكتبه لو من دا وقتی بخيرا في من ابب امنایا بن پیدات کرد بچم نویجه بکم يعني او شريكه في اجر من دا یادیش پیغمبر خدا علیه السلام حدیث صحیح بشتن دو چابنان السلطان اكشوان چاب او چاب کو حراست الولات خود كتبه وقت نهايه السلطان يعني چه يعني خدان اجره يعني خدان كرامتك خدان قدرك رب العالمين دايه يعني او چاب دشتت بحشت رب العالمين دا لو رانه ابروكا يانجي قلتنا قلت يا پیغمبر علیه السلام دم پیغمبر قال لجاش غزوات زبري بر ایکش غزوات مشهور پیغمبر علیه السلام تو چویه پیشی بچتا غزوه كما قبل سلمان هاد ندب قلت يا رسول الله قلت مجد امجي مشاركه بكين بله مش نچك هيا نما دوار هيا نشين قالت ببين ما دابين بك پیغمبر قلت عليه السلام من شيان دابين كرنا تجهيزات العسكري بهوانينا وبيغمبر صلى الله عليه وسلم شو دم زبريا با پیغمبر قلت صحابه بري بكهنا مدينه قلت هندك هبال وبرا هوايتين نينا نهارك نينا جهك تراشك يانچيك ام چوبين شاخك درباز ببين الا اوجي الشريك اجري مدى چه خيرا وانا شيما كم ترنينا قلت چا يا رسول الله قلت حبسهم العذر ابروكا وقت پیشمرگه برابانیت کتن اتسنگریدا او عذرك او بلكي اجرك ماستريد كارتين دبا لو من الشريك هر اجرك عبادتك هر مسلمانك اتكتبه باشە مامۆستا بۆەوەی مسلمانان بزانن یان خەڵک بزانێ بۆەوەی کە عیبادەتەکەیان یان ڕەمەزانەکەیان لە کیس دەچێت چۆن بتوانن ئەم مانگە بکەنە دەرفەتێک بۆ ئەوەی هەم ئەو کارانەی کە ئەیکەن ببێتە عیبادەت بۆیان هەم عیبادەتی خۆشیان وەکو پێویست بەجێ بگێنن یەکەم جار ئەم بزانین ڕەمەزان ساڵێ خرێ ئێک مانگیتێت ئێک هەیف ساڵێ ئێک جار زڤریتەبە یعنی عیبادەت هەیە ڕۆژێ پێنج جارە مەسەلەن نوێژێ دەیکەی يا هاي مثلا رجاء جمعة حفتي جارك بله هنديك روجية الصلاة جارك تزفري تبع مانجيك دا أفريقيا بيران خو بينوان كسابت كو بار صلاة بار زو كسبونا ناف مدا بونا روجي بونا تادنا تراويح حاد مزقفت دا أفريقيا ناف مدانين أفريقيا كيرنا القبرستاننا أفريقيا تشوينا ناف بنغوري دا لو ما ند أم أبي چنده أبر روجيت ماي أم بخو درفد ورگرين بزانين ایدی حساب بک دیمای رمضان دی گیرم و سالقاتی تری من عملینه نظام دی گهم سالقاتی یا نه تیچا گلک حوالو برادرت ما پارت گلمه دا افصالات گلمه دانینن احتمال الصلابت اجی نکم رمضان دا اخت وی توجهه یعنی وی عقلیته وی تیگهشنه مبو رمضان هبت از دی اختنام برمضان کم چونکه رب العالمین هیوه که دام اف هیوه روجاوي شواوي رابوناوي رنشتناوي همي خزينه كا اجار يا مازنه برهندجي پیغمبر عليه الصلاه والسلام دم بحث حديثه كت حديثه قدسيه رب العالمين يقول يا هر عملك بسلمانت كت الحسنه بعشر امثالها الى 700 ضعف هر خيرك بدهانه وحتى حفصده بل قلت الا الصوم الا الرجيت نابتا فانه لي او بمنه وانا اجزي به أزدي جزاء بالرجية دمي بوجي رب العالمين وقلت بو رب العالمين هم عمل عبادته ما رجي بخو اختار كر احتمال أبروكا دا مثلا كابرايا كي بيش شابت عالمي بيشتي أزب الرجي ما بل دي چي تجهه كي دي خارني خود آبه و خودتن عادي وكاس نزانيت بس رب العالمين زانيتن يعني جي كابرايا كي جلك تهنية واسطاية تعبية دي چي ناف مال دا درگه سلا جيبكت
آبا تازیت ناو دا خارنات مال دا همه تشتی هی بله وقت تعدای خود کد وی خارنه نخود وی آبه و نخودن امتصالا لأمر الله استجابه امر خود تعالى كتبه هنجي بزانيت رب العالمين بأجرك جلك مازن داناي اب رمضان هند بقدر بيتن هند مازن بيتن فيت ام هزرك في رمضان دبكن كينا بيجيتن ام دمري نوغينات رمضان قديدا لو من اكر ام في منطلقي سركار بكين هم عظمتها برمضان بزانين اجر وثواب برمضان بزانين وهم بيتشابه ما بتكون روجك ما هي ام دي درباس كان روجا دي خلاص من عمري من الشتابه لو ما هنجي ام دشين اختناما في رمضان كان بشواك جوان وخدمتها هم خدای خو كان عبد الدنيا رب العالمين وهم خدمتها مروفاتيج كان في رمضان ده ئەوەیە وترێت کۆتایی مانگی ڕەمەزان هەموو کات ئەو چەند شەوەی کە دەمێنێتەوە شەوەکانی پیرۆزن ئەگەر کەسێک بیەوێت عیبادەت بکات لەو شەوانە کە لەم شەوە دەست پێکات چۆن عیبادەتی خۆی بکات چی بکات باشە تەنیا ئەوەندە بەسە لە شەودا بچێتە مزگەوتیان لە شوێنی تایبەت کە کۆ ئەبنەوە عیبادەتی خۆی بکەم ئەرکی تریشی لەسرە طبعا هنديك إحياء شبه رمضان حديث صحيح بيغمبري عليه السلام بيشتن من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه يعني أو كسب شبانة رمضان نبى الشبه قدري هل شبكة رمضان تراويح تذبكت عبادات تذبكت رب العالمين بيغمبر بيجي عليه السلام بيشتن غفر له ما تقدم من ذنبه هر قلناها حبيب تدا غفراندن خاصة تيتن شيء أكل برخوب دينا بيغمبر عليه السلام قدوة ما أوه ده روج ديمايكا رمضان بيغمبر عليه السلام بتر خطوستان بتر عبادات وذكرها بوشي چونكي شبكات دا رب العالمين فوق 7 سماوات مدحة بالشبكية أو شبكية شبه ليلة القدر يا شو قلت يا رب العالمين قلت ليلة القدر خير من 1000 شهر يعني شبكة برامبري 1000 هيفانة يعني تشي بيجي برامبري 8 و 3 سالو چند مانگانه يعني عمرك كامله يكشف برامبري عمرك كامله بشريه ابروكات ناف مدى احتمالك قالك هم نگنه 8 سال دا بل الشبكه تستغبكي اف شبكه نهات ديار كرن شباب 21 23 25 22 24 يعني قلت يا الدهكه دماغي دايا والدهكه داجي يا قلت كتا دايا بل نهات دست نشان كرن دا بسلمان خوب وسطين دوان شبت ليله القدر دا ليله القدر أبيا تو بتشي إحياء في شباب كابا لو من هكرام ببري خب دين علماء إشارة بنددان أكد نبيجا خويا بجماعات عايشة بكي ونبيجا سبيديجي بجماعات بكي أو شبه همي بتا بحياة تحسيبه بقيام رابونا تحسيبه بل قالن ديجي شبالة القدر الساعات دوانزدي الشبابي بأنه مقصد أو هيج استراحة كما رفنا كتبه يعني هيج مثلا ساعات كده تدانا نبي تبه همي منتهى الشهر نا بلكي أبيا مثلا تبشي وقتك ساعة دوانزدي الشبابي بتشيات ناف جهه كده مزقف بيتن عبادتك جماعي بك يان مالخو بتنيت ناف عيال خدا بمنيبه قرآن بخيني ذكري بكي صلوات بداي عبادت بكي نبيجه بكي هر عملك بكي خدا اجر بي ابيا حتى وقت ما باشي خود خوي نبيه هندي برادر هنا هندك كسانا نتيت جاند شبالات القدر دي مينيتن حتى وقت باشي بيت بدم مزقفت دا دهتا مال دي كبت نبيت نبيجاس بدي نوچتي چه استفاده تدانينا لو ما نبيجاس بدي فرضه لو ما اول نبيجي دا جماعتش دستي خونابه نبيجي عايشه بجستي خونابه هكتو شوي بمنيه الشهر بل هاد فيردا مدفيا اشاراتك امريكا تلفزيون قدامها بسلمانه أبروكا الشبالة القدر كم شبالة القدر خدا تعالى عملوا عبادته همي بالسلمان قبيل بك رب العالمين بركاته ورحمه فيانو خوشيو إمناهيو ورفاهية النفولات كردستان بيدا بكتبه بل أهل فيري إشاراتك قدامه وان دايكو بابا أبد كزارو كيت وانا تشنت ناف مزقفت دا بری پیشی بدرکه بش مالا خو پرورده بتا کرن ویزارو کیدا نشا بتا دان کوره من تو دیچیت ناف مزگفت دا مزگف مالا خودیه نابی تو ازیت خلقی بکی نا تو بتو بچی بز بو یاریا و ترانا و بدرگه مزگفت و عاج عالم بکی هنده مزهر مزگفت که ناف گرکی که دایا و خلقه که ازعاج خلقی بکی با هرت ناف مزگفت دا قرآن بخینه قرآن نزاني بخيني السنة بك نبيجي بك ذكري بك تسبيحات بك أبان تشتي تاني بك بل قلبي نفس وقت داجي بش ما وان كسانا أو دان عمرة بيراميرا صوفيت مزقفتا بش مي هوا أمانات وصد أمانات زارو كي متتا مزقفتي نربي ناس مزقفتي دا
يعني حتى زاروك المزكفتي خلتيه كير لنا حيتينا نقطة ندرخة دي بيت السبب هندي أبزاروكا بتشيت الغازينوها كمازن بيت دي شي شارع كمازن بيت دي كرب الديني بابيت كرب الإسلامي بابيت كرب المزقفتي بابيت بلا پیغمبر خودی علیه السلام او قدوه بتن دم پیغمبر سر من سر من بری کتی خطبت خان حسن و حسین هات النبی تیبون سر من بری هات خار هر دو نبر سینگی خو و چو سر من بری دا یان جاره که ناف نویجه دا پیغمبر صلی الله علیه و چو سجده دا 2000 خاطر هر 2000 حسن و حسین هات نسر ملت پیغمبری علیه الصلاة والسلام پیغمبری نبیجه خود ریش کرد سجده خو حتی اورابوین وقتی خلاص به مسلمان گفت یا رسول الله خیر بو وحی بتهات يعني امرك بتهات نبيش دريج بو قلت نا والله حسن وحسين هاد من سلم اليمن من نافيو ادليوان بيلم ازيتا وان بكام يعني فيسلو بي ام زاروك يخو پرورده بكين دا مزقفت دا وقنجيد قلب بكين با ان شاء الله كردستان دي هريا ابادان بيتنو ورب العالمين قالك الصالح دي ورمضان دي سرمدا بين باش ما مساله قال بردوام بين اتشينا هاولير لا بشنا خوي كچان پامنرمان زردشت همه آماده زردشتم کاتت باش پیمان بڵێ لەو بەشە ناوخۆییە ئەو کچانە چۆن پارشێوەکەن و ئەم شەوی قەدرە چۆن ئەتوانن عیبادەتی خۆیان بکەن لەگەڵ بە ڕۆژوبوون و هەروەها ئێستا کاتی تاقیکردنەوەکانیشە لەوێ فەرموو. دەم باش سارا ji bo te ji bo میوانێتە وەکو تانی زمان ku îro şeva qedreye bêguman leylet qedre ku همی کولانن هولیر و هریما کردستان گرم و شوا پیروز و شویج مکان ستا باشا نفوی یا کچ خواندوارین کچ کریه کو باشا حجده شبات یا زانکوی صلاح الدین دیاره هجمارک مزن حتی ها کچین خواندوارین کردستان الویر که دیمنن بروجید من پاشیوید خون ارکن خوی اولی جیبه جید کن لی دست بکی از خوازم میوانداریا سوسن جلیل جبار کم که او برپرس ایواری برپرس اداری شفت ایوارانه از جوی پرسم گلو که چوا پاشوید خون چوا ارکی خوی اولی دو ماه رمضان در جیبه جید کن سوسن خون اگر تو کرم کی گلکس باج مرا بشیم اون چوا ارکی خوی یعنی وکو زانکویا صلاح الدین باشون خوی کچان چوا اون ارکی خوی اولی ارکی خوی آینی تایبت که چوا جیبه جید کن چوا پروگرام خوبه بله خیراتنی کانالی بسیار دکم بخیر بین سرچاو بالنسبة لشناخوي كتان زور يعني براستي إدارة زور هولمان دا مشتي كان بودادين كين بداية رمضان تم لريقاي تم خير خوازي كوا أرزاق شتيان بودادين كرا ومشتيان بودادين كرا همو إواريك خوانيان بو آمده دكري هم خواردنيان بسر دابش دكن وهروا أرزاقي مش كشمان دابش كرو وكو برنزو آي طماطو وروني زيت و مثلا حتى يدو زاريش كوش مريش كلا بيان توزيع دكريتن در خير خوازانو باشه از بیلم هفکار من حمید بردوام به سارا از سوسن خان وکو برپرس اداری شفت شوان اما بحث هندک زانیاری میکن سوسن خان اگر جبو بینارم ببیجیم نمونه چند طلبه ناکال ورکنه چند کچین خواندوان همه بله بالنسبه به شناخوی 18 شباط 1250 طلبه من هي لرقتابي من هي بس استا كاتي امتحانات باش كان امتحانات كان طواب وروشنو باش كان لرما تقريبا حاليا 16 كتابي موجوده لبشنا خويا كمان شلون ده افولا يا شي نمونه خوي خوين نوايا كاتي كفين دنيا دبي ديم لرا خوين مشتوا تكم تقول جرا كان انا تا اماجا فكر كولير هندك شوني تويبات لره وكو نمونه شوني نمي شوني تراويح شونا او مثلا بجماعي وانزام ددريتن روزانا بيش بالخانه كان لاي حديقه كان كتابي كان كود بنول يجي تراويح انزام لدن وهر واحد حتى يدوزار دوري تحفيز القران ايشمان هي مجموعه زور كتابي بس داليان كليه وضع كاتشون بمدفع فرصه دويش تبكي چه پیامک براستي پیروزبایی لکشت مسلمانان دکم ببونی جزنی ببونی رمضان و ببونی هاتنی جزنی ببونی هاتنی شوی لیلة القدر هو دارم طاعت كان مالي خلوكا رجوع مالي خلوكا واسكم صار برای مدرسول وری گرتی اما داخلی اودیا کچان بنگام بزن جانا کچان چاب رواد چه تایبت دوامه رمضان دا پاشی و چا پاشی و خوشت کن امام سوسن اگر توجی لگل بردوام بی اگر حمید هفکار توجی بردوام بی ایوار باش ورا اسپاس کلام کرون امید گل ورونن اگر شما بجن از اشتاد دست بیکن اون چاوا پاشی و آماده کن دیاره و صفرا کوری کوپک جی آماده کریه توش کجان باجاری اون چاوا پاشی ود خون چاوا مانگای خوی رمضان در باست خود کم بانشکان لبرای وقت امتحانش دیوه مدت کن بسعی از خلک مرگ سوری ما و پشتی هنگی بره که کار نزدیک بی لبرای پاشی و
دست خود کن با آماده‌کاریا جا خواردن هبی یانشت بیانیا بیچا بیشتکی بسید خوی ندوان بیچا خود کن ندونی گلک باشه دیاره تو گلکش بینی از پرسا که تایبت بکم اون دماکو دیاره لهر اوده که هر جوره که چند کش پیکونه اون چه خوارنه چه کن سره یا پیک و یا کو مالبات چه زور به غرفه داخلی چهار کتن یان بنجن جا یان اگر هندک یعنی کوه یعنی بره شولا به خدا بشت کن یک گسکل هده یک خوادن چید که یک آوتینی یک چای تید که جا حسب رکاتنا یکی مجال نبی اوید کده ایش کن یکی نخوش بی همه دهارید کن یعنی مشكلة هنا بينما ده كوريكات وإيش تدخل كين. يالك باشه چه جوازی که نمونه طول ور که نوکا پوشی ود خود دمش مر دو شب دم هولره مال بوتا تيجي تقول خلقي مرجع سوري چه زحمت یک دویده. والله هي زمانية قل مال بس هم حاضريته تفيش تدايكاته بابته هم سفريق بس جارو باره بشتی هوش تعقیب کینه و بزانین جیانا داخلیا که کجت توانن ایشت خوب بکن یا نشین بس لبر اوی امکی جینی زور باشترین نکراش شورد مزور جوانتن یعنی مشکل منینه هر خواردن اگه بتوانید اشین حاضر بکن هشت که بیتوانین بکن بس زحمت یا ما اوی دور مالین غریب یا مال دکن غریب یا دایک بابت خود کن جا بری وقت امتحان زیادر غریب یا مزیر دم امتحانه و دم رمضان جی بیگمان هندکک ما جشن هندکک ما پیام تجربه مال پیام من خدا بيمجا جزور جاجبين بس امتحانات من قالك زحمة اگر كد مدوري ديش بلا قدرات تيبسان بما يرون سركبتي بن هر خدا في جاجبينيش ورا بيره ازش تبرسم تو خلكو كوري مانغو رمضان چه زحمت یک جمته هي والله اميش خلقي بارزانم اما کو بچنا خوی 18 شبات ایواران خواردن من باید شتکی زور باشه چون که اما لنا امتحاناتی نتوان خواردن بو خودمان درست کن بالای او خواردنه شتکی زور باشه بو اما دوای او اگر خواردنه که بو ماما و بو پارشو یعنی بخوان خواردن حاضر اکن هيا تا بیانی ناخد سعی اکتن یک لوان امنم باشه دیوار کاش گلک بگش بین ادبیل مفکر من حمید و سفره به تمامی پیشون بده اگر جماعتش باش پیشون بده از جمع بردوام بم تگو تیوی انت و من رمضان داشتم والله يكي كان ناتع بلم هموان اوي قطابيه يعني لبشنا اخوي اوانيك زور زحمه بويان لما نجي رمضان هر زور زحمه امتحانات و خاركي خواردن اوانه بيتن يكيك لوانا هم أنا هتزعبين إن شاء الله. هل سركفتي بن أسخواتن بوارو برسا كتير ديجيها بكلام كبير. قلت ورم كريم كن دانش نقل مبزن خاطر داخلي كنا خوش نخوش. نكري كوبيك وما ذكري. از برسا قدين از جارة قدين وقرم جام ما مستثى حسين جليل جبار وكوبر برسا إداري ما مستثى حسين. أجرش مرة بيجي من هسته کی مالباتیل ورک کرد هسته کی کوتوه کوبر پرس اداری لگل کچ قسم داخلی پیک و داخلی غرفه وان دی جورا وان دی اف هسته مالباتی چه والله هسته چی زور خوشه من دائما من اجمع مستعد زوان بربسي مديري اوارم بيانيان يعني واحد دكين كتي خومانم يعني بتساوي كتي خومان تماشا عندكين هر كم كوريا كان هبي امادين نبيان زي بزيب كين سكو انا غريبا ليرني دور نداكو بابيان اما ليره داتش يعني گلک سپاس جبوا کن مرا آمده بون وکو تدید سارا کو جیانه که مالباتی براستی دناو کچن بش نافخوی یا 18 شباط یا زانکو صلاح الدین برپرس اداری برپرس ریوی بر دیگل کچن خواندوان شوین خوی مها روجه ویرنگی در باستکن براستی جی سفرا ریکوپیک آماده کردن وکو منانی زمان کو سفرا که مالباتی هفشی جیانه که خوش دوی مها در باستکن از ود گرم جبت سارا زردشت حمیله هولیر لگل مامبوی زور سپاس مامۆستا دەگەڕێمەوە وڵات لەو پرسیارە و دەستپێکەم ئەوەی بینیمان بە شەناخۆی بوو کە بەشێک لە خەڵک هاوکاریانەکات بۆ نمونە ئەو مامۆستایی کە لەگەڵیانە و کەسانێک کە خواردنیان بۆ ئاماداکەن هاوکاریکردن چەندە با بڵین ئەچێتە چوارچێوەی عیبادەتەوە بە تایبەت لە مانگی ڕەمەزان طبعا بەری هەر تشتێکێ دوعاتکیان رب العالمین تەوفیقاوان قوتابیا بدات سەرکەفتنەوان بداتن دەرەجاتێتوان دیو دلێوان بداتێ كيف ديو بابتوانا وملتوانا ببينيتن ناجح بن دراسات خدا راستي كيف مروا هندي الدنيا كتتن دامت بينيتن قطابي بروجيا دامت بين قطابي بديانته خو هم ديانته خو هم خواندنا خو قاري خو لورا دا افروكا جالكا بيدفيل سرمهميا ام خدمتا في قطابي بكين ام خدمتا وان كساب كان ابي خاصه قطابيا باش النافخويدا مثلا
البارزگاه دهوکی مثلا یهاد بنا هفلیر یا هفلیر دهوکی بن سلیمانیه بن ابد کل جهت وادیر بيد مروفة دولمان بيد خلقك خل وان قطابيا بكتا خدان هم حكومات خل وان قطابيا بكتا خدان و چافديريا كاباش وان قطابيا بكتن و جهه فخر و شانازيا في ملتي بن او خبزانست به مجيل بكن ام دابينا هر تشتكي ام خلق ام دابين كنا خارنا و تشتي وابو بكين و خدمات وابو بكين هذا واجرك قلق مازنا طبعا چه اجر وكي وينينا پیغمبر بيش عليه السلام تو خارنك بدا شخصي که هندی چند خیر بوی روزی گریه هندی خیراوی بوتاجی که بیکو روزیاوی کیم ببد. مالی ما مستعی حسن رکانی و ترخان زور سپاس با آمده بونه. هر ساخو سرکفتی بنو رب العالمین خیر و برکت و دادی ولاتی. آمین ان شاء الله دست خوش زور سپاس. ام ورزی سال باهوی باران و لورگا کان زور آجلا شیر درکان یان یا خود باهوی اوی که سوزایی و خوراک با آجلا کان زورا برهمکانیشان زیادتر بدو. وەکو باز شیر پەنیر جۆرەکانی دیکەی شیرنەمەنیەکان خراوەتە بازارەوە مانگی ڕەمەزانیش بازاری ئەم بەرهەمە سپیایانەی گرمتر کردو و هاوڵاتیان خواستی زۆریان لەسەر ئەم بەرهەمانە هەیە. وەرزی زۆربوونی بەرهەمە شیرەمەنیەکانە لە باشووری کوردستان. ئەمساڵ کوێستانەکان لە وەرگەی باشن و بەرهەمی شیری ئاژەڵدارەکانی زیاد کردووە و بازاڕەکانیان پڕ کردووە لەو بەرهەمانە. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانیش سپیایی فرۆشی زۆری کەوتۆتە سەر. ئەو بەربوومێ سپایەتی کە دێتن لە دەوروبەری لە شستانی بۆماندە دەوروبەری سۆران بەربوومێکەش ماستی مەڕیا ماستی بزنە پەنیرە لۆرە بەروبوومی خۆمالیەکەش ڕەوازی زیاتر لە بیانیەکەی. ڕەمەزان ئارەزووی خواردنی هەمە جۆر زیاد دەکات. بەرهەمە شیرەکانی خۆماڵیش خواستی زۆری لەسرە و بەکاربەران بەرهەمی بیانیان وەلاناوە. زیاتر بەرهەمی ناوخۆی شیر دەکەم لەبەر چیش زیاتر جێ متمانەیە هەروەها ئەوانەی کلیشان دەکردن ڕاستی جێی متمانە و خۆماڵیش و پێم وایە ئەوە زیاتر سوودی هەیە لەوەی کە ئەوەی بیانی خودی چاودێری ئەوەی پێن کە بەرهەمی خۆماڵی پارەی خۆمان لە خۆمان بینەوە بتە دەرەوە زیاتر لە لایەنی ئابوووریەکەی ئەمە گرنگی زیاتر بە بەرهەمی خۆماڵی دەبین. لەم وەرزەی ساڵ پڕ بەرهەمترینی شیرەمەنیەکانە لە باشووری کوردستان بەڵام ساختکردنەوەیان لە بازار بە نرخێکی مامناوەند و هێندێک جاریش ناکاتە ماندووبوونی ئاژەڵدار. لە بۆشایی نەبوونی کارگەی قوتوبەندی بۆ بەرهەمە شیرەمەنیەکانی باشووری کوردستان و لەگەڵ کۆتایی هاتنی ئەو بەرهەمە خۆماڵیانە لە بازاڕەکاندا ناچار هاوڵاتیان پەنا بۆ کڕینی بەرهەمی بیانی دەبن. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. لەگەڵتان بەردەوامی لە چینە تەوەرێکی دیکەی پاشیف کە ئەویش بابەتێکی تەندروستیە تایبەت بۆ کەسانەی کە کەم خوێنن یان نەخۆشی کەم خوێنیان ئەیە هۆکارەکانی چین و ڕێگە چارەسەریەکانی چین و مانگی ڕەمەزان و بەڕۆژوبوون و خواردن چەند کاریگەری لەسەر ئەم کەسانە هەیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر نەوشیروان سادق پزیشکی پسپۆر و ڕاوێژکاری نەخۆشیەکانی خوێن لەگەڵ ئێمە ئامادەیە دکتۆرم کاتت باش زۆر بەخێر بێت. کاتت باشتر زۆر سپاس. با سەرەتا بزانین باوترین نەخۆشی خوێن لە کوردستان چینیان کامانە؟ بڵێ بەنسبەت باوترین جۆری نەخۆشیەکانی خوێن لە هەموو جیهادا نەک لە کوردستان لەوانەیە کەم خوێنی بێ و بێگومان کەم خوێنیە و ئەگەر باسی کەم خوێنیکەین کەم خوێنی جۆری زۆر زۆرە ئەو جۆرەی کەوا زۆرترین باوە کەم خوێنی کەمی ئاستنە لە هەموو جیهانە ئەوە باوترین کەم خوێنیە و لە وڵاتی خۆمانشە بە هەمان شێوە ئەوە باوترین جۆرە. ئەگەر ورتر باسی کەم خوێنی بکەین لەبەرەوەی باوترینە کەم خوێنی وردەکاریەکەی چییە یان چۆن پێ ناسات؟ پێم باشە پێش هەموو شتێ باسی ئەرکی و چالاکی خوێن بکەین. ئەرکی خوێن چییە لە لەشی مرۆڤە؟ خوێن هەڵەسێ بەگەیاندنی ئۆکسجین و خۆراک بۆ خانەکانی لەشمان
کەوا بەکاری بێنێ وەکو وزە بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان. ئەگەر بێت و ڕێژەی خوێنمان کەم بێتەوە لە ئاستی نۆرمال لە ئاستی ئاسایی کەمتر بێ ئەو کاتە ڕێژەی ئۆکسسیژین و ڕێژەی خۆراک بۆ خانەکانی لەشمان کەمە بێ کەواتە وزە بۆ لەشمان کەمە بێ کەواتە ئەو مرۆڤە کە خوێنی کەمە بە شێوەیەکی گشتی هێز و توانای نییە لەبەرەوەی وزەی کەمە لەبەرەوەی خواردنی کەم پێگا لەبەرەوەی ئۆکسسیژینی کەم پێگا یەک لە نیشانە دیارەکانی کەم خوێنیش ئەوەیە کە مرۆڤەکە لە پێش هەموو شتێک هەست بە بێتاقەتیەکە و هەست بە ناڕەحەتیەکە و توانای ئەوەی نییە چالاکی ڕۆژانەی خۆی ئەنجامدا. بۆ نمونە ئەگەر بۆت باسکەم هەیە کەم خوێنی هەیە لە ناکاو تووشە بێت نەخۆشەکە لە ناکاو لە ماوەی ڕۆژێ دوو ڕۆژە تووشە بێت ئەوە زۆر پێوەی دارە بێت نیشانەکانی بەتوندی پێوە دارە بێت چکە دوو ڕۆژ پێش ئێستا هیچ مشکلەی نەبوو لە ماوەی ڕۆژێکە یا 48 سەعاتە خوێنی کەم بووەوە وزە و خۆراک و ئۆکسسیژین کەم چوو بۆ خانەکانی لەشی ئەو نەخۆشە زۆر هەست بە نیشانەکانی کەم خوێنیەکە. نیشانەکانی چین ئەو کات ئێستا دێمە سەر نیشانەکانی بەڵام ئەو کەسەی کە هەیە ینی بە ماوەیەکی زۆر درێژخایەن تووشێ و کەم خوێنێ بۆ هەر ڕۆژی دڵۆپێکی لێکم بۆتەوە ئەوە لەشی توانای ئەوەی هەیە خۆی بگونجێنێ ئەوانە کێشەکانەوەی زۆر هەست بە نیشانەکانی ناکەن نیشانەکانی زۆر خاوە بەڵام خوێنەکەشیان زۆر کەمە کاتێک کە ئەرکێکی زیاد لە ڕۆژانی خۆی پێ ئەسپێری هەستەکان ناتوانێت هەستەکان ماندووە بێ هەستەکە پێی جێبەجێ ناکرێت ئەو کاتە هەستەکەکەوە ئەبێ سەردانی پزیشکا و هۆکارەکەی چییە کاتێک کە پشکنینی بۆ ئەنجامدەن تەماشاکەن خوێنەکەی کەمە. نیشانەکانی کەم خوێنی وەکووتمان یەکەم نیشانە باوترین نیشانە ئەوەیە کە بێهێزی و بێتاقەتیە لەبەرەوەی وزەی کەمە لەبەرەوەی ئۆکسسیژین و خۆراک کەم چووە بۆ خانەکانی لەشی لە پێش هەموو شتێکە هەست بە بێتاقەتێکە دوای ئەوە ڕەنگی زەر دەبێتەوە ئەو پێشت و ئەو ڕووی خوێنی کەم بۆڕا لەبەرەوەی خوێنەکە خۆی کەمە خوێنەکە کەم بێ بۆ ئەو شوێنانە ڕۆکەوە زۆر زەروێ وەکو دڵ و وەکو مێشک پێستی دەموساوی خوێنی کەم بۆڕە ڕەنگی زەر دەبێت یەکێتر لە نیشانەکانی تری دڵک کوتێ بێ هەست بە لێدانی دڵی خۆیەکە بە خێرایی زۆر بە خێرایی یەکێکی تر لە نیشانەکانی کە ئیشێکی پێڕاستپێری زۆر بە کاتێکی کەم ماندووە بێ و ناتوانێت ئیشەکەی تەواوکە یەکێکی تر تووشی تەنگە نەفەسیە بێ یعنی کە ئەکە لێرەوە بڕاتە تاکو 100 متر تا 200 متر ڕاکە یا ڕێبکە هەتاکو لە ڕێکردنیش بڕات و بێتەوە سەرەکەی تووشی تەنگە نەفەسیە بێکەوە ئینسانی نۆرمەڵ بە ئاسانی دیێت و ئەڕوا و هیچ کێشەیەکی نییە تووشی ئارەقا بێ ئەگەر ئەو کەم خوێنیش بەردەوام بوو هەر بەو شێوە مایەوە بۆ ماوەیەکی زۆر درێژ دڵی لاوازەکە ئەو کاتە تووشی نەخۆشی دڵە بێت ئەو کاتە نیشانەی نەخۆشی ئۆرگانەکانی تری لە لەشیا دەرەچێ وەکو گورچیلە وەکو غودا وەکو مێشک وەکو پێستی وشکە بێتەوە زۆر شی ترێ بەسەردێ چونکە وەکووتمان لەبەرەوەی خوێن بەرپرسە لە گەیاندنی وزە و ئۆکسسیژین بۆ خانەکانی لەش ئەگە بە شێوەیەکی درێژخایەن ئەو ئۆرگانانە ئۆکسسیژین و خواردنی باشی پێنەگات ئەوانش لەگەڵ کاتە تووشی لاوازیە بوون و تووشی نەخۆشیە بن. باشە دکتۆر بینە سەر ئەو کەسانی کە نەخۆشی کەم خوێنیان کێشەی کەم خوێنیان هەیە بە ڕۆژووبوون چ کاریگەریەک لەسەر تەندروستی ئەوان دروست دەکات ئایا خراپە یان نە؟ خۆی ئەو پرسیارە ناتوانانی بەڵێ و بە نەخێر جوابی دەیتەوە چونکە هەر حاڵەتێک کەیسی خۆی هەیە و ینی بۆچوونی خۆی هەیە ئێمە بەنسبەت ڕێژەی خوێن بەنسبەت ئەگۆڕێ لە ئافرەتەوە بۆ مناڵ و بۆ پیاو لە ئافرەت لە 12 هیمۆگلۆبینەکەی لە 12 کەمتر بێ ڕێژەی خوێنی لە 12 کەمتر بێ کەم خوێنە بەنسبەت پیاوە لە 13 کەمتر بێ کەم خوێنە بەڵام ئەگەر مەست بۆ نمونە نەخۆشێک هیمۆگلۆبینەکەی دێ ڕێژە خوێنی دێ و نەخۆشێتر هیمۆگلۆبینەکەی چوارە ئەو دوانە ناتوانانی وەکێک بەراوردکەی چونکە کە لە 12 هاتە خوارەوەیان لە 13 هاتە خوارەوە هیمۆگلۆبینەکەی یا ڕێژە خوێنەکەی ئەوە بێ بە کەم خوێن کە بوو بە کەم خوێن ئەو جارە ئێمە دێین کەم خوێنەکەیش دابەشەکەین هەیمانە زۆر توندە کە لە حوت بە خوارەوەیە هەمانە مامناوەندە کە لە بینی 8 بۆ 9 هەمانە سووکە کە لە 9 بۆ 12 کاتێک کە نەخۆشەکە کەم خوێنیەکی سووکی هەیە لە بینی 9 بۆ 12 و هۆکارەکەیشی ئێمە ئەزانین چییە چارەسەرەکرێ بۆ نمونە هۆکارەکەی لەوانەیە بەدخۆراکی بێ ئەوانە لەژێر ڕێنمایی تایبەت ئەتوانن بە ڕۆژوو بن ئەتوانن ڕۆژێکی تەندروستش بە ڕۆژوو بن بەڵام هەندێک ڕێنمایی تایبەت هەیە ئەبێ جێبەجێکرد و لە هەمان کاتە یعنی من پێم باشە ڕاوێژکاری لەگەڵ پزیشکەکەی خۆیانە بکەن ئەو بڕیار بدا لەسەر ئەتوانن بە ڕۆژوو بن یان ناتوانن بە ڕۆژوو بن کاتێک کە بڕیاری لە
پزیشکەکەی ڕێگەی پێدا و خۆی بڕیارێدا بە ڕۆژوو بێ ئەبێ یەک لەو ڕێنمایانە کە جێبەجێ کە ئەبێ دەرمانەکانی لەگەڵ پزیشکەکەیە کاتێکی گونجاوی بۆ بدۆزێتەوە کاریگەری لەسەر ڕۆژبوونەکەی نەبێ ئەوە لەلایەک لایەکی ترەوە ئەبێت ماوەی ڕۆژبوونەکەی تاتا ئەتوانێ کەم کاتەوە بۆ نمونە کە بانگیدا خۆی دوا نەخات لە ڕۆژشکاندنەکە بە زووترین کات ڕۆژەکەی بشکێنێ کاتێککە پارشێویش ئەکە من پێم باشە پارشێوەکەی دواخە هەتا آخر لەحزە هەتاکو ئەو ماوەیکەوە ئەبێ بە ڕۆژ بێ کورتی کاتەوە دوای ئەوە لەگەڵ بەرەبانگە کە ڕۆژووی شکان ئەبێ خواردنێکی زۆر تەندروست بخوا مەبەستم لە خواردنی تەندروست ئەبێ هەموو شێوازی خواردنەکانی تیاابێ لە پرۆتین و لە کاربۆهیدرێت و لە چەوری و لە سەوزەیەکی زۆر زۆر و ئەی باشە هەندێک جار دکتۆر بۆ نمونەوە کەسانی کە کەم خوێنن چەند جۆرێکی دیاریکراوە لە خواردن زۆرە خۆن بەڵێ بۆ نمونە ئەوانی کە ئاسنی زۆر تێدایان کە هۆکارە بۆ زیادبوونی خوێن ئەگەر جەنابەت ئاماژی پێ بکەی باشترە ئەو جۆرانە زیاتر ئەخۆن ئایا ئەمە وەکو چارەسەر بەکار دێت یان سوودی بۆیان ئەوەی وەکو لە سەرەتاوە باسمان کرد باوترین جۆرەکانی کەم خوێنی کەمی جۆری کەمی ئاسنە بە شێوەیەکی گشتی وەکو وتم ئەبێ خواردنەکەی هەمە ڕەنگ بێ هەمە جۆر بێ هەموو شتێکی تێدا بێ ئەوجا لە دوای ئەوە دێنە سەر ئەو بابەتەی کە جەنابەت ڕۆژاندت ئەبێ فۆکەس و تەرکیزی لەسەر ئەو جۆرە خواردنانە بێ کەوا ئاسنی تێدایە خواردنەکەی ئەبێ هەموو پێکاتەکانی خواردنەکەی ئەبێ هەموو پێکاتەکانی تابێ ئەبێ شلەمەنیەکی زۆر زۆر بخوا لەبەرەوەی ماوەیەکی زۆرە کە ئاوی نەخواردووە ئەوە لەلایەکەوە ئەو نەخواردنی ئاوە و تووشی وشک بوونەوەی ئەکا و نیشانەکانی کەم خوێنەکەی زۆر زۆرەکە ئەنجا کە دێنە سەر ئەو خواردنانەیەکەوە بە سوودە بۆ کەم خوێنەکەی ئەو خواردنانەیەکەوە ڤیتامینەکان تایەوەکەوە ئاسن تایبەتایبەتی ئاسن بە ڕێژەیەکی زۆر زۆر لە گۆشتدا هەیە لە گۆشتی سوورە کەواتە ئەو کەسانێکەوە کەم خوێن و جۆری کەمی ئاسنن ئەبێ تەرکیزێکی باش باشە دکتۆر پێم خۆشەوەش ڕوون بکەیتەوە هەیە جار کە پشکنی نەکرێت ئەڵێ ئەوە تۆ کەم خوێنی بەڵام ئاسنت کەمە ئەمە جیاوازێکی چییە بۆچی وا ئاوترێت جیاوازەکی ئەو تۆی نییە بەڵام باسی کەین خۆی ئاسن یەکێکە لە پێکهاتەکانی خڕۆکە سوورەکانی خوێن کە مرۆڤەکە کە تووشی کەم ئاسنە بێ ئەوە بە ڕۆژ و دوو ڕۆژ نابێ ئەوە بە ماوەیەکی درێژخایانە بێ ڕۆژ بە ڕۆژ ئاسنەکەی دابەزێ کاتێک کە ئاسنەکەی ئەگاتە مەرحەلەیەک زۆر دابەزیێ بەڵام هێشتا کاریگەری کەمی ئاسنەکە نەگەشتۆتە ڕێژەی خوێنەکەی دوای هەفتەیەکی تر دوای دە ڕۆژی تر لەو کەمی ئاسنەگەر بەردەوام بێ ئەو کاتە کاریگەری ئەبێت خوێنەکەشی کەمەکاتەوە کەوابە ئەو کەسەی کە تۆ باسەیەکێ ڕێژەی ئاسنەکەی نۆرمەڵە و خوێن ئافۆن کەمە ڕێژەی ئاسنەکەی کەمە و خوێنەکەی باشە ئەوە هێشتا نەگەشتۆت و کاریگەری لەسەر خوێنەکەی نیشانەکانی جیاوازە کەسێک بۆی جیای بکاتەوە بێگومان ئاسن کاتێک کە کەمە بێ لەوانەیە نەخۆشەکە هەستی پێ نەکات بەڵام هەتاکو ئەگاتە کاریگەری لەسەر خوێنە بێ ڕێژەی خوێنی دابەزێ ئەو کاتە نیشانەکانی کەم خوێنەکەی کاریگەری لەسەرەکە ئەگەر خوێنی کەم بوو ئاسنەکەش بە بەردەوام کەم بوو ئەو کاتە ئاسن هەچێتە پێک هاتەی هەندێک لە خانەکانی ناو دەم و ناو قڕوگ و ناو گەدە و ناو ڕێخۆڵەکانمان ئەو کاتە کاریگەری لەسەر ئەوانش هەموو ئەبێ وشکە بێتەوە تەنانەت تامی خواردنەکانت لێ تێکەچێ ئەو کەسانەی کە ئاسنیان کەمە وەکو مناڵ وەکو ئافرەتی دووگیان سێرەکەی حەز لە شتی سیرەکەن بۆ نمونای ئەنێ حەز لە بەفرەکە ژنی دووگیان ئەگەر گویستی بێتان داوای بەفرەکە لە زستانە حەزەکە بەفر بخۆیان حەزی لە خاک و خۆڵە حەزی لە قوڕە مناڵ بە تایبەتی بەردەکات دەمیان خۆڵە کاتە دەمی ئەو لەبەرەوەی ئاسنی کەمە شێوەی خانەکانی ناو دەمی شێوازی خانەکانی ناو دەمی ئەگۆڕێ شێوازی تامکردنی بۆ شت ئەگۆڕێ ئەبێتە شتێکی غیری طبیعی ئەو کاتە حەزی لە شتی سەیرە یعنی هەرچی ببینێک شتێکی بە تایبەتی شتی پیس ئەکاتە دەمێەوە و ئەوە یەک لە نیشانەکانی کەمی ئاسنت پاش ئەوەی کە خوێنی کەم و لە سەروی ئەوەی کەوا نیشانەی کەم خوێنەکانشی لەسەر دەرەچێ ئەو نیشانانەشی لەسەر دەرەچێ هەتا ئەوانەی دەمی ئەو ئەنگڵانەی ئێرەی دەمی تووشی ئیلتیهاباتە بێ بە بەردەوامی ئەجا دوای ئەوە کاریگەری لەسەر بەرگری لەشی نەخۆشەکەی شەکان یعنی ئەگەر ئەوە بە بەردەوام کەم خوێن بێ ئەو نەخۆشە بەرگری لەشی لاوازە بێ زوو تووشی بەکتریا ئەبێ زوو تووشی ڤایرۆس ئەبێ کەواتە ئەو خۆی نەخۆشیەکە کەمی کەم خوێنی و کەم خوێنی ئاسن نەخۆشیەکی زۆر سادەیە و چارەسەری زۆر ئاسانە بە پەیڕەوکردنی ڕێنمایەکانی پزیشکی
بەڵام ئەگەر بێت و پشتگوێ بخرێ و بەو ڕێنمایانە نەچێت و چارەسەر نەکرێ ئەو نەخۆشە بچووک و سووکە ئەبێتە کۆمەڵێ نەخۆشی تری لێ بێتەوە و گەورەترینە نەخۆشی دڵە. بەڵێ دکتۆر لەگەڵ بەردەوامە بین لە شارەدەی خورماڵ ئاهەنگێکی سنەتی بۆ سرودیایانی ڕێکخراوە ئەڤین عتا پەیامنێری کوردستان 24 لە هەڵەبجە زانیاری زیاتر دەخاتە ڕوو. بەڵێ سلااوان لێبێ ئەم کاتتان باش لە هۆڵی گوڵعنبەری لە شارەتی خورماڵ لێرە بە بۆنەی ئیمانگی ڕەمەزانەوە شەوە ئاهەنگێک سازکراوە لەلایەن تیپی شانۆی خورماڵ و بە هاوکاری تیپی مۆسیقای داڵانی کە لە کۆمەڵە کار و چالاکی پێک دێت. ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر شەوە ئاهەنگەکە دەچمە لای سەنعان فایق ڕێخەری شەوە ئاهەنگەکە سلااو لێبێت کاک سەنعان ئەگەر پێمان بڵیت ئەم شەوە ئاهەنگە لە چی پێکاتەوە ئامانشتان لە سازدانی چی بوو؟ ئێستا بەخاتنێکی گەرمتان دەکەم بەخێبێن سەرچاو ئەم ئاهەنگە بە بۆنەی هاتنی پیرۆزی ڕەمەزان و شەوە پیرۆزەکانی قەدرەوە هەڵساین بە سازدانی ئەم ئاهەنگە بڵین سنەتیە بۆ ناوچەکەمان خیاڵمان وا بوو ناوچەکەشمان بێ بەش نەبێ لەو شاڵاوە کارە هونەریە ئیسلامیە کە هەیە لە کوردستانە ئێمەش حەزمان کرد بەم برگانە شەوە ئاهەنگێک ساز بکەین. شەوە ئاهەنگەکەش پێکات بوو لە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز و وتەی بەخێرهاتن و سرودێک و شیعرێک ئەوە ئێسەش بابەتێکی فەلسەفی دین مامۆستا برایم باز دەکات دوا بە دوای ئەوە چەند سرودێکی ئاینی و گۆرانیەکیشمان هەیە بۆ میوانانی خۆشەویست. کاچەنی ڕێخستنی ئەم شەو ئاهەنگانە گرنگە بۆ شارەدەیەکەتان بە تایبەتی چونکەم ئێرە شوێنێکی بچووکە و عنی کەمترین شەوە ئاهەنگیا خۆت کەمترین چالاکی تێدا ئەنجامەدرێت کاچەنە گرنگکە گرنگی بەم جۆرە کارانە بدرێت. بێگومان من ئیشارەتم بەوەیە کاری هونەری ئیسلامی لە کوردستان کە ئەتوانم بڵێم شێوازێکی زەعیفی وەرگرتووە. ئەم جۆرە ئاهەنگانە هەم بۆ تەشکوێی بۆ ئەو مسلمانە خۆشەویستانە کە مەسەلە بە مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕۆژوو ئەگرن دوور من جیا لە وتارەکانی مسگۆت دوور لە بڵێن هەندێ شەوە تایبەتە مینەکان بەکاری هونەریش ئەمانەوێ بڵێ ئێمە پەیامی خۆمان بگەینی بە هونەر ئەمانەوێ وەک بڵێ ئەم شەوانە پیرۆزکەین ڕەمەزان پیرۆزکەین کۆمەڵایەتی پیرۆزکەین ویست نیەتمان ئەوە بوو ئیشارەتیشمان پێیا لە کاتی نەکە کە کاری هونەری هەموو بوارەکانی ژیان ئەگرێتەوە ئێمەش بم پەیامامان ویستمان بە کاری هونەری پەیامێکی ئیسلامی بگەینین بە گوێگرانی خۆشەویست. زانیاریەکانە دەست خۆش بەڵێ شەوە ئاهەنگەکە لە کۆمەڵک کار و چالاکی پێکاتوە وەکو سەرپەرشتیاری ئاهەنگەکە ئاماژەی پێدا کە لە گۆرانی سرودی ئاینی و پێشکەشکردنی چەند بابەتێکی ئاینی لە نێو ئەم شەوە ئاهەنگەدا و ژمارەیەکی زۆریش لە هاوڵاتیانی شارەتەیەکە بەشداریان کرد و هاتوونەتە ئێرە کە بە ڕۆژە کاتێکی زۆر بە ڕۆژوو دەبن کە گرنگە ئەم جۆرە شەوە ئاهەنگانە لە لێرە ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە پشوویەک بدرێت بە شەو. ئەڤین عتا لە خورماڵ لەگەڵمان بوو زانیاری تایبەت بە بڕێوچوونی ئەم چالاکی خستە ڕوو کە لە شەوانی مانگی ڕەمەزان ڕێک دەخرێت. سپاس بۆ زانیاریەکانت. دکتۆر دەگەڕێمەوە لای جەنابەت و پرسیارەکەم تایبەت بە کەم خوێنی یان ئەم نەخۆشیە زیاتر لە چ کەسێکدا باوەیان کێ زیاتر تووشی ئەبێت؟ بڵێ ئەو چینەی کەوا زۆر ئەو نەخۆشی کەم خوێنی زۆر باوە لە ناوێت چینی ئافرەتە ئەتوانین بڵێن ئەو ئافرەتی گەنجەکەەوە سووری ماگانیان هەیە. ئێمە لەشمان یعنی ئینسانی ئاسایی ئەگەر پیاو بێ ئەگەر ژن بێ لەشمان توانای ئەوەی هەیە ڕۆژانە لە خۆراکەکەمانە 1 میلیگرام ئاسن هەڵمژێ بۆ لەشمان و سوودی لێوەرگێ لە هەمان کاتە ڕۆژانە توانای ئەوەی هەیە 1 میلیگرام فرێدا یعنی ئێمە ئەتوانین ڕۆژی 1 میلیگرام وەرگین 1 میلیگرام فرێدەین ئەگەر ئەو لە ڕێگای خواردنەوە. بەڵام ئافرەتێکی گەنج کە سووری ماگانەی هەیە لە ماوەی هەموو مانگێکە کە دووبارە بێت هەموو مانگێکات تووشێ بێ لە هەر سوورێکی ماگانەیە 15 میلیگرام ئایرۆنی لە دەستەچێت ینی 15 میلیگرام ئاسنی لە دەستەچێت. ئێمە ڕۆژانە 1 وەرەگرین 1 ئەدەین ئەوە وەکو بەڵانس وایە. بەڵام تۆ لە ئافرەتی کەوا سووری ماگانەیە هەیە هەموو مانگێ 15 میلیگرام لە دەستەدا کەواتە ئەبێ ئەو کەسانە بیرکەنەوە لە ماوەی مانگەکە ئەو 15 میلیگرامە
وەرگرنەوە لە بگەینەوە لەشیان چونکە ئەگەر تاویزی نکاتەوە ئەگەر پڕی نکاتەوە ئەو مانگە لەسەر ئەو مانگە لەسەر ئو مانگە زۆرەکە کەچی سێرەکەی لە ئاخیرە سەرەکەی ئەو ئافرەتە ئاسنی زۆر کەمە و کاریگەری ئەبێت لەسەر ڕێژەی خوێنیشی کەمەکاتەوە. ئێستا لەو وڵاتەی خۆمانە لەو شارەی خۆمانە بەدەگمەن ئافرەتی گەنجەیە ئاسنەکەی نۆرمال بێ و ڕێژەی خوێنی نۆرمال بێ بە ئاستەم هەر هەیەەکەمە بۆ لەبەر ئەو ڕاستەیە کە باسم کرد کە مانگانە 15 میلیگرام لە دەستدەن بەبێ ئەوەی ئاگای لەبێ بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە تاویزیکە ئەگەر بە خواردن نەیتوانێت تاویزیکە ئەبێ بە تەواوکەری خۆراکەکان کە پێڵن سەپلمنت بە تەواوکەری خۆراکەکان کە پێک هاتووە لە کۆمەڵە ڤیتامین و ئاسن ئەبێ ماگە ڕۆژانە وەرگێ هەتاکو پڕی کاتەوە ئەگەریش گەیشتە ئاستێک کە لە نۆرمال هاتە خوارە ئەو کاتە بێت چارەسەر وەرگێ نەک بە تەواوکەری خۆراکەکان چاک نابێ بە خواردنیش چاک نابێ ئەبێ چارەسەر وەرگێ ئەو کاتە ئەبێت دەرمان وەرگێ هەتاکو پڕی کاتەوە لەبەر ئەوە ڕۆشنبیری تەندروستیان ئەو ڕاستیانەی کە لەسەر ئاسن و لەسەر سوڕی مانگانە و لەسەر ڕێژەی خوێن هەیە لە ناو ئافرەتانە ئەو زانیاریان لەوانەیە کەم بێت لە ناو خەڵکە بۆیە کە زۆربەی زۆری ئەو ئافرەتە گەنجانە ئەبێنی ئاسنی کەمە و ڕێژەی خوێنی کەم و ئەبێتە هۆی ئەوەی کە سەرنجە ڕاکێشە بێتە هۆی ئەو قژوەرینیان ئەو کاتە دێت بۆ چارەسەر ئەگەڕێ لەوانەیە لەبەرەوەی ڕێژەی خوێنی بە شێوەیەکی ئێواشدا بەزی هەستی پێ ناکە بەڵام کاتێک کاگاتە ئەو مەرحەلەی قژی ئەوەرێ ئەو کاتە دێ بۆ پزیشک و تێز پشکنینەکە کە ئەبینی خوێنی کەمە و ئاسنشی کەمە. باشە دکتۆر بۆی وای لێنەیە بۆی تاویزی و ئاسنە بکایان ئەو خوێنە بکە کە لە دەستی ئەچێت چی بکات باشە یان چی بخوات با بڵێن. وەکو ئەوتمان ئەو خۆراکانەی کە ئاسنی تایە یەک گۆشتە گۆشتی سوورە کە باشترین خۆراکە دەوڵەمەندترین خۆراکە بە ئاسن بەڵام لەگەڵ ئەوەیشە ئێمە توانای لەشمان زۆر توانای ئەوەی نییە هەموو ئاسنەکانی ناو ئەو خۆراکی گۆشتە بەکاربێنێت لە تەنانەت لە 10 بەس ئەتوانێت بەکاری بێنە و سوودی لێوەرگێ ئجا ئێمە شتمانێ وەکو ڤیتامینمانێ ڤیتامین سی یان شەربەتی پرتەقاڵ یان شەربەتی لیمۆ کە پڕە لە ڤیتامین سی لەکەڵ گۆشتا بیخوا ئەو کاتە ئەو ڕێژەی بەکارهێنانی ئەو ئاسنەی ناو گۆشتەکە زیاترە بێ لەشمان توانێت ئەوەیە زۆرترین ئاسن لەو گۆشتە دەربێنێ و سوودی لێوەرگێ بۆیە ڤیتامین سی بۆ ئەو نەخۆشانێکەوە ئاسنیان کەمە زۆر زەروری لەگەڵ حەبابی خۆن لەگەڵ خۆراک شابێ بیخۆن جۆری تر لە خۆراکەکان کەەوە ئاسنی تێدایە ماسیە یان گۆشتی مریشکە یان جگەرە اینجا کە دێنە سەر سەوزە و میوە کەەوە ئەبێ ئەوەی زۆر بە شێوەیەزێکی زۆر بەکاریبێنێ هەرچەندە ڕێژەی ئاسن لە سەوزە و میوە بە گوێرەی ئەوە نییە کە لە ناو گۆشتا هەیە زۆر کەمە بەڵام ئێمە نابێ ئەو سەرچاوانش پشتگوێخێنە بێ سوود لەوانش وەرگین اینجا دێنە سەر ئەوە هەندێک شت هەیە هەندێک خۆراک هەیە یان خواردنەوە هەیە تۆ کە لە کاتی گۆشت خواردنە یان لە کاتی وەرگرتنی دەرمانە ئەو خۆراکانە بخۆی نایڵێ بەشێت سوود لە ئاسنەکە وەرگری وەکو چی وەکو طبعا من ناڵێم شتانە خراپنەوە بەکارێنێن بەڵام ئەوەی کە خوێنی کەمە و کە ئاسنی کەمە نابێ بەکارێنێ وەکو چای وەکو قاوە تەنانەت وەکو شیر هەر نەیخوات نەکرد نەیخوا هەتاکو ئەو لەو حاڵەتە ئەپەڕێتەوە ئاسنی خۆی نۆرمالەکاتەوە ڕێژەی خۆی دێنێتەوە ڕێژەیەکی ئاسایی ئەو کاتە ئازادە بۆ خۆی بە هەر قاوە بخوا بەڵام یعنی ئێستا من ئەگەر من خوێنم باشە ڕێژەی خوێنم باشە ئاسنم باشە من ترسم لە نیە باشە ئەڵێن با لەگەڵ بۆ نمونە خواردنەکە نەیخوایان ماوەیەک هەبێ لە نێوان ئەتوانێت 2 سعات دوای ئەوە بیخوات 2 سعات دوای ئەوەی گۆشتی خوارد 2 سعات دوای ئەوەی دەرمانەکەی خوارد ئەتوانێت چای بخوا قاوە بخۆ کاریگەری نییە بەڵام تو خۆتە زانی لێرە ئەگەر نەفرەکە با بخۆی ئەوێ یەکسەر چای بقی بەسەریە ئەو کاتە ناتوانانی بە ڕێژەیەکی باش سوود لەو ئاسنە وەرگری کە لە گۆشتەکەی و لە کەبابەکە هەیە ئەو کەسانێکەوە خوێنیان کەمەکەوە ئاسنیان کەمە ئەبێ پەیڕەوی ئەو ڕێنمایانە بکەن خۆیان لەو شتانە ئەو ماوەیە دوور بگرن ئەتاکو چاکە بنەوە کاتێ وەکوتم چاکبوونەوە کێشە نیە با بۆ خۆی بیخوا باشە بینە سەر پیاوانیش با باس بکەین لەوان بە پێچەوانە خوێن ئەیان زۆر جار هەندێک کەس هەیە هەر ماوەی جارێک ئەبێت خوێن ببەخشێت بە جیاوازی ئایا ئەو خوێن بەخشینە کاریگەری لەسەر کەمبوونی خوێنی ئەو کەسە نیە یان چ کاریگەریەکی هەیە بڵێ خوێن بەخشین تەوان دیاردەیەکی زۆر باشە لە کۆمەلگایە یعنی ئێمە زۆر نەخۆشمانەیە پێویستی بە خوێنە ئێمە دایمەن ئەبێ بە بەردەوامی تەژیع و ئەو کەسانە بکەن کەەوە خوێنە بەخشن بەڵام
ئەوانش ڕێنمایی هەیە کە خوێن بدەن ینی نابێت لە خۆڕایی بڕۆن بڵێ من خوێنە دەم و تەواو خوێنەکەی لێ وەرگری ئەبێ پشکنینی بۆ بکرێ ئایا بزان شیاوە بۆ خوێندان یان نە جا ئەوانە ئێستا ئەگەر بزانێ لە کوردستانە کۆمەڵیان هەیە کۆمەڵەیەکی خۆنبەخشینیان هەیە کاتێک کە خستەخانە پێویستی بە نەخۆشێک پێویستی بە جۆرێکی دەگمن لە خوێنە بێ پەیوەندی باوانەکە ئەوان خۆیان هەمووی پەیوەندیان لەگەڵ یەکە هەیە و ئەزانن چی جۆرێک هەیە و ئەزانن کێ ئەمادە و کێ ئەمادە نییە یەکتری ئاگادارەکەنەوە دیان خوێنەدەن ئەجا هەر نەفرێ لەوانە ئەگەبێت تەندروست بێ ڕێژی خوێنی باش بێ بۆی هەیە لە ساڵێکە 2 هەتاکو 3 جار لە ساڵێکە 2 جار هەتا 3 جار خوێن بدەن لەگەڵ کاتە ئەگەر 2 ساڵ 3 ساڵ بەسەریانە تێپەڕی دایمەن فەقیران ئەوانە دایمەن خوێنشەدەن بە بەردەوامیش خوێنەدەن ئەگەر 2 ساڵ 3 ساڵ بەسەریانە تێبەڕی سێرەکەی ڕێژەی ئاسن لەوانیش کەمە بێتەوە چونکە لەگەڵ هەر بتڵێک خوێن کە ئەیدەن نزیکەی 250 میلیگرام ئاسنیان لە کیسەچێ ئەو 250 میلیگرامە ئاسن بە ئاسانی پڕ ناکرێتەوە وەکو لە بیدایەتەوە وتم ڕۆژانە تۆ 1 میلیگرامەدەی 1 میلیگرام وەرەگری ئەگەر زۆر وەرگری لەوانێ 2 میلیگرام وەرگری لە خوارک کەواتە 250 ڕۆژت پێویستە یان با بڵێن 250 ڕۆژت پێویستە بۆ ئەوەی ئەوە پڕکەیتەوە لە جیاتی ئەوە ئەوان باشتر وایە بۆ نمونەوە کوتم ئەگەر گۆشت خۆراکی گۆشت بخۆن لەگەڵ ڤیتامین سی لەگەڵ شەربەتێکی لیمۆ یان شەربەتێکی پرتەقاڵ یا خوش حەب بەکاربێنن ئەی بۆچی ئەڵێنەوەی خوێنیان زۆرە بێ با گۆشت نەخۆن ئەوانەی خوێنیان زۆرە با گۆشت نەخۆن ئەمان خوێنیان کەمەکە بۆی ئەڵەم بخۆن واتە لەو کاتێک کە خوێنەکە ئەبەخشن گۆشت بخۆن ئەگەر بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ خوێنی بەخشی ئاسن کەمە بێ لە لەشیە لەگەڵ کاتە ئەو ئاسنە کەمی ئاسنە ئەوێتە هۆکاری کەمی خوێنەکەیشی ئەجا ئەڵێم بە گۆشت بخۆن هەتاکو نێڵن ڕێژەی ئاسنیان دابەزێت و ڕێژەی خوێنیان دابەزێت تاکو هەتاکو ڕێژەی خوێنان بە نۆرماڵ و بە ئاسایی بمێنێتەوە ئامادە بن بۆ خوێندان بۆ چەند ساڵێکی داهاتوش باشە ئەڵێن قسەیەکێ لە ناو خەڵک ئەو کەسی کە خوێنە بەخشیەوەی کەلی وەرئەگرێت هەندی خوی ئەو کەسە هەیە لە خوێنەکەەوە وەری ئەگری یانەگە حەزی لە خواردنێ بێ ئەویش وای لێ ئەمە ڕاستە لە ڕووی زانستیەوە ئەمزان زۆر دوور لە ڕاستیەوە چونکە ئێمە کە خوێنە بەخشین بە نەخۆشێک ئێمە بەتەنیا خڕۆکە سوورەکانی بەکاردێ ئەو نەخۆشە خڕۆکە سوورەکانمان بەکاردێنێ خڕۆکە سوورەکانمان خانەیەکە کە ناوکشی تێدا نییە ئەتاکو بڵێن ئەگەر بڵێن بۆ نمونەکە کرۆمۆسۆمی تێدایە و جینی تێدایە و زاکیرە و میمۆری تێدایە ئەوانەشی تێدا نییە ئەو خڕۆکە سوورانە لە ناو لەشی نەخۆشەکە هەڵ ئەسێ بە گەیاندنی خۆراک و ئۆکسسیژین لە سنگەوە بۆ خانەکانی لەشمان تا ئەویش عمری هەیە تەمەنی هەیە تا تەمەنی خۆی تەواوەکە کاتێک کە تەمەنی خۆی تەواوەکە لەو مەرحەلە نەخۆشەکە ئەپەڕێنێتەوە ئەگاتە نەخۆشەکە شەگاتە ئاستێکی نۆرمال هەتاکو لەشی خۆی بتوانێت خوێنەکەی خۆی دروست کاتەوە باشە ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی کە خوێن ئەبەخشن پێویستە چۆن بن بۆی خەڵک بتوانێت خوێنیان لێ وەربگرێت یەکەم شێت تەمەنە ئێمە هەموو جارێ باسەکەین تەمەنە بێت لە 18 ساڵ بەسەرەوە بێ بەڵام نابێتیش زۆر پیر بێ لە وڵاتی ئەمریکا ئەوانە ئەڵێن لە 6 ساڵ بەسەرەوە نەبێ بەس ئێمە لای ئێماڵین با لە 50 ساڵ بەسەرەوە نەبێ احتیاطی خۆمان وەرەگرین ئەوە تەمەن دووەم ئەبێ ڕێژەی خوێنی نۆرمال بێن نەک خوێنی کەم بێت تۆ بوتڵێکی لێوەرگری دوای بە 4 بوتڵ چاک نەبێتەوە سێم ئەبێ هیچ نەخۆشیەکی نەبێت نەخۆشی درێژخایەن بۆتم نەخۆشی دڵ نەخۆشی جەڵتا نەخۆشی شەکرا سێرەکەی هەندێک کەس هەیە بۆ نمونە بۆ باسکەم نەخۆشی شەکرێ هەیە یان نەخۆشی زەختی هەیە ئەو لەوانەیە بتوانێت خوێن بدا بەڵام ئەوە بە ڕۆژانە دەرمان وەرەگرێ ئەو کاتە کە خوێنەکەی ئەدێ ئەو ڕێژەیەک لەو دەرمانی تێدایە ئەڕاتە ناو نەخۆشەکە و کە نەخۆشەکە شەکرەی نییە شەکری و نەخۆشە داگرێ یان کە نەخۆشەکە زەختی نییە زەختی ئەو نەخۆشەی داگرێ کەواتە تۆ ئەبێ هەموو شتێک لەو کەسێکی خوێنە بەخشی هەموو شتێکی لێ بپرسی ئەجا دوای ئەوە کە خوێنت لێوەرگرت پێشەوەی خوێنەکەی بەکاربێنی ئەبێ جۆری خوێنەکەی بزانێ ئەبێ بۆ نەخۆشی ڤایرۆساتیش بگەڕێن نەوەک نەخۆشی گوازراوە هەیە نەوەک ئەو خوێنبەخشە نەخۆشەکە تووشی نەخۆشیەک بکە کە نیەتی و تووشی ڤایرۆسێکە تووشی بەکتریایەکە بە کۆمەڵێک پشکنینیش هەیە بۆ ئەو کەسانە ئەیکەین و طبعاً وەرەقەیەکە ڕاپرسیە کۆمەڵی پرسیاری تایە ئەبێ لەو خوێنبەخشە بپرسی هەرچی شتێکی تێدا بوو نەگەێتە بوو ئەبێ دووری خێتەوە نابێ خوێن ئەی باش ئاڵە نەبێت تاتۆی نەکرد بێ خەڵکێکی زۆریش ئێستا تاتۆی کردووە وایە
ئێمە ترسمان لە تاتۆ چییە یان مەترسەکانی تاتۆ چییە مەترسەکانی تاتۆ ئەوەیە ئەو کەسێک کە تاتۆی کردووە تووشی نەخۆشیێک گواستراوەکان بوو بێت ئەگینا ئەگەر توش نەبێت ئێمە چی مشکلەمان لەگەڵ تاتۆیان نییە بۆ من ئەگەر تاتۆی کردووە دێن فەحسی ڤایرۆساتی بۆ بکەین ئەگەر تووشی نەخۆشی ڤایرۆسات نەبوو بێ لەو تاتۆیەوە خوێنەکەی پاک بێ هیچ ڕێگر نییە تاتۆ ئەگەر بیکە یان نەدا ڕێگر نیە باشە دکتۆر دواتر دێینە سەر کەمخەنی لە مناڵانیش باسەکەین لەبەرەوەی زیاتر باسی ئەو کەسانەمان کرد کە گەورەترن ئەچینە سۆران لەوێ یەکەمین فستیڤاڵی پێشبڕکەی خوێندنی قورئان بەڕێوە ئەچێت تەیفور محەممەد پەیامبەری کوردستان 24 لە سۆران زانیاری زیاتر دەخاتەوە بەڵێ ئێمە بۆ ئەم شەو کە شەوی لەیلەتول قەدرە لە مزگەوتی بەختیارین لێرە لە کەیەکی لە گەڕەکانی شاری سۆرانە لێرە ڕێوڕسمێکی ئاینی بەڕێوە دەچێت کە لە ژێر چاودێری بەڕێوەبراتی ئەو قافی سۆران یەکەمین فستیڤاڵی قورئان خوێندن بەڕێوە دەچێت لەو مزگەوتە کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لێرە لە نێو مزگەوتەکە ئامادەن و بەرپرسانی ئیداری هەردوو قایمقامی سۆران و چۆمان ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی و نوێنەری پارتولیانە سیاسەکان لە نێو مزگەوتەکە ئامادەن بۆ ئەوەی کە ئامادەی یەکەمین فستیڤاڵی قورئان خوێندن بن کە لە ژێر سەرپەرشتی بەڕێوەبراتی ئەو قافی سۆران بەڕێوە دەچێت دیارە لێژنەی هەڵسەنگاندن دوای ئەوەی کە ئەو بەشداربوون قورئان دەخوێنن لێژنەیەک دیاری کراوە کە بە سەرپەرشتی دکتۆر مادەح بەرزێوەیە و دوو ئەندامیشان لە نێو لیژنەکە دەکات دواتر هەڵسەنگاندن دەکەن لەسەر شێوازی خوێندن و دەنجی ئەو کەسێک کە بەشداری فستیڤاڵەکە دەکات من هەوڵ دەدەم لەگەڵ میوانەکەم قسە بکەم بەڕێز دکتۆر پشتیوان سرێشمەی کە بەڕێوەبەری ئەو قافە و ئەوکات یەکێ لە کەساتە دیارەکانی گواری ئاینە دکتۆر سڵاو لێبێ هەرچەندە میوانی شوادێن و بە بەردەوامی میوانەکان پێدەپەڕن بەڵام پێمان بڵێ ئامانجی ئێوە لە یەکەم فستیڤاڵی قورئان خوێندن پێشبڕکێی قورئان خوێندن چییە؟ پێشەکەی زۆر بەخێراتتان ئەکەین زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست و سپاس بۆ خەڵکی شاری سۆران کە بەشدارێکی جوانیان کردووە لە یەکەمین فستیڤاڵی قورئان لە شاری سۆران کە ساز ئەکرێت ئێمە هەدەفمان لە ئەم فستیڤاڵەیەک ڕێزگرتنە لە شەوانی قەدر دوو ئاشناکردنی خەڵکە بە ئەو کەلامی خوا کە کەلامی خوا بە جوانترین شێوە کەسانێکان دەنجیان خۆشە مەوهیبەیەکیان هەیە تەجدیدی ڕوحی خۆمان بکەینەوە تەجدیدی ڕوحی و معرفی خۆمان بکەینەوە بە قورئانی پیرۆز لە پاشێوەش ئێمە ئەوانەی کە مەوهیبە خوا مەوهیبەی لەگەڵ کردوون ئەو نوع مەوهیبانە پێشکەشی خەڵک بکەین و خەڵکیان پێ ئاشنا بکەین دکتۆر بەو پێیکە بەڕێستان دکتۆراتان هەیە لە بواری شەریعەت لە بواری ئاینی ئیسلام شارەزاییتان هەیە جیاوازی ڕۆژ و شەوانی بابن شەوانی لەیلەتول قەدر لەگەڵ شەوانی دیکەی ڕەمەزان چ جیاوازی گەلە زۆرە یەک لە گەورە عالمانی ئیسلام ئەڵێ لەبەرچی خوای تەبارەک وتەعالا لە 12 مانگی ڕەمەزانی هەڵبژار لە بۆ بە ڕۆژی بوون چونکە قورئانی تێدا نازل بە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن لەبەرچی لەو هەموو شەوانە یەک شەوی قەدرا چونکە قورئانی تێدا نازل بووە لەبەرچی ئێمە خەیر و ئومەتی لەبەر ئەوەی خاوەن قورئانین لەبەرچی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم سيد المرسلين لەبەر ئەوەی خاوەن ئەو قورئانی بۆ نازل بووە لەبەرچی حەزرەتی جبرائیل ئەفضل المەلائکە لەبەر ئەوەی قورئانی دابەزان بۆ سەر پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم دکتۆر چەند کەس بەشدارن لەو پێشبڕکێیە ئەم شەو ئەوانەی دەنگخۆشەکان زۆرن بەڵام زۆر بوون بەڵام ئەمە لەبەر کەمی کات تەنیا 6 بەشداریمان پێکردوون و لیژنەی هەڵسانگانیشمان کردووە و ئەم فستیڤاڵەش لەژێر چاودێری وردی بەڕێوەبراتی ئەو قافی سۆرانە بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی شاری سۆران و دەوروبەری دکتۆر پشتیوان سرێشمەی بەڕێوەبەری ئەو قافی سۆران زۆر سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس دیارە میوانی دێن جەناب فەرموو بەڵێ دیارە ڕێوەڕسمەکە دەستی پێکردووە کە یەکەمین فستیڤاڵی قورئان خوێندنە پێشبڕکێکی قورئان خوێندنەکە لێژنەیەکیش دیاری کراوە دوازار ئەو لێژنەیە کەسانی سەرکەوتوو کەسی یەکەم و دووەم و سێم دیاری دەکەن و ڕێز لەو کەسانش دەگیرێکە بەشداریان کردووە لە یەکەمین فستیڤاڵی پێشبڕکێی قورئان خوێندن لە شاری سۆران کە لە ژێر چاودێری بەڕێوەبراتی ئەو قافی سۆران ڕێکخراوە و ئەو چالاکیە بەردەوام دەبێت تاکو نزیک بە پاشە بۆ پێیکە هاوڵاتیان لە شەوانی لەیلەتول قەدر
تاکو و پاشێ و دادەنیشن نزا و پاڕانەوە دەکەن کە پێیان وایە شەوێکە جیاوازە لە شەوەکانی دیکە و لەو شەوەدا خودای پەروەردیگار زووتر و زیاتر دوعا و نزاکانیان قبول دەکا. بەڵێ تەیفور محەممەد لە سۆران زۆر سوپاس بۆ زانیاریەکانت دکتۆر لەگەڵ بەردەوام ببن پرسیاری ئەوم کرد کە کەمخەنی لە منداڵان هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەنسبەت کەمخەنی لە مناڵانەوە یەکەم هۆکار ئەوەیە کە کاتە مناڵەکە لە دایکە بێ لە دایکێکی کەم ئاسن و کەم خوێنەوە لە دایکە بێ کەواتە ئەوە بێتە یەکەم هۆکار کە مناڵەکەیش بە کەم خوێنی و بە کەم ئاسنی لە دایک بێ. ئەگەر ڕێگەم دەی باسی کەم بۆت ئێمە باسی ئەومان کردوتمان باوترین ئەو چینانەی کە ئەو چینەی کە لە کۆمەلگایە کە زۆرترین تووشی کەم خوێنیە بنتمان ئافرەتی گەنجە کچێکی گەنج کاتێ بۆ ماوەیەک سوڕی مانگانەی هەیە و تووشی کەمی ئاسنە بێ و تووشی کەم خوێنیە بێ هەمان ئەو کچە چارەسەری نەکردووە و لەبەرەوەی ڕۆشنبیری نەبووە ئاگای لەو مەسەلە نەبووە کە شووەکە و دووگیانە بێ لە کاتی دووگانیە لەو نۆمانگەی دووگیانیە ئەو ئافرەتە پێویستی بە 900 میلیگرام ئاسن هەیە 900 میلیگرامی تر کەواتە ئێمە ئەگەر بێمەوە یەکەم باسمان کردمان ڕۆژانە 1 میلیگرامە دەین یەک وەرەگرین و سوڕی مانگانەی ئەو ئافرەتە مانگی 15 میلیگرام لە دەستەدا هەموو مانگێک لەوانەیە ئەو کچە بۆ 3 ساڵ 4 ساڵ بەو شێوە بێ دوای ئەوە کە شووەکە 3 ساڵ 4 ساڵ 15 میلیگرام 15 میلیگرام لە هەر مانگێکە لە دوای ئەوەی کە شووەکە دووگیانە بێت لە دووگیانێکەشە پێویستی بەو ڕێژە زۆرە ئاسنە هەیە کە 900 میلیگرامە ئەو کاتش ئەگەر پڕی نەکاتەوە ئەو کاتش ئەگەر هەندێکی بەلای کەمە هەندێکی پڕکاتەوە هەندێک دەوا و دەرمان و ئاسن وەرگێ هەمووی پڕ نکاتەوە بەڵام لە دوای نۆمانگەکە مناڵێک لە دایکە بێ کەەوە ئاسنی کەمە و خوێنشی کەمە ئەو مناڵە کە لە دایکە بێ ئاسنی کەمە و خوێنشی کەمە دێ شیری ئەو دایکەخوا شیری دایکەکەشی بە هەمان شێوە لەبەرەوەی ئەو دایکە لە ئەساسەوە ئاسنی کەمە شیرەکەشی ئاسنی کەم تێدایە زۆر کەمی تێدایە هەتا ئەگاتە مەرحەلەیەک لە شیری قوتووەخوا ئەگە شیری قوتوب خۆیان خۆراکی ئاسایی بخوا ئەو مناڵە ئەو کاتە لە ناو خواردەکەی لەوانەیە ئاسن هەبێ بەڵام ئەو خۆراکەیش ئەو کە سەرچاوی ئاسنە بۆ مناڵەکە یان شیری قوتوەکە کە بۆ سەرچاوی ئاسن بۆ مناڵەکە هێشتا ئاسنی و مناڵە پڕ ناکاتەوە لەبەر چی؟ لەبەرەوەی ڕێژەی گەشەکردن لە مناڵە زۆر خێرایە ئەگەر بەراوردێکی بە گەشەکردن لە من و تۆیە لەوانەیە بڵێم 500,000 جار خێراترە لەبەر هۆکاری ئەو گەشەکردنی خانەکانی کەەوە زوو گەشاکە و پێویستە گەورە بێ مناڵێکە لە 2 کیلۆ 3 کیلۆ پێویستە ببێ بە مناڵێکی زۆر گەورە کە 20 کیلۆیە 50 کیلۆیە لەبەر ئەوەی کە گەشاکە خانەکانی زیادەکە کە خانە زیادەکە وزەی ئەوێ کە وزە ئەبێ خوێن بیهێنێت لەگەڵ ئۆکسسیژین و لەگەڵ خۆراکە کە خوێنەکە کەم بوو کاریگەری لەسەر گەشەی مناڵەکە بێ ئەو مناڵە لاوازە بێ ئەو مناڵە بەرگەری لاوازە بێ ئەو مناڵە ئەندامی لەشی لاوازە بێ ئەو مناڵە ینی نازانم بڵێن بۆ مناڵێکی ئاسایی دەرناکەوێت هیچ گەشەی هیچ لایەنی هیچ شوێنێکی بە شێوازێکی ئاسایی نابێ و بە تایبەتی گەشەی مێشکی کە لە هەموو مهمترە گەشەی مێشکی ئەو مناڵە لە 6 ساڵی دوای ئەڕاتە مەکتەب ئاسنی کەمە یان ئەڕاتە ڕەوزە ئاسنی کەمە تەرکیزی زۆر کەمە بێ ئاگای لە مامۆستا نابێت تێگەیشتنی تێکەچێت مستەوای تێگەیشتن ڕێژەی تێگەیشتنشی دائەبەزێ ئەوە یەکەم هۆکارە بۆ کەمبوونی واتە چارەسەری ئەو کەم خوێنیە تەنیا دایکەکەی ئەبێت ئەو پێشتر ئاسنەکە ئێمە ناڵێن تەنیا ئەو چارەسەیە ئەگەر تۆ وریابی ئاگات لە مناڵەکەت بێ و پشکنینی بۆ بکە ئاگات لێ بێ و بزانی شتێک هەیەتەوەنی و پشکنینی بۆ بکە زانیت کەم خوێن و کەم ئاسن هەندێک مناڵ هەیە بوونیەتی لەشی زۆر لاوازە ئەمە پەیوەندی بە کەم خوێنیەوە بەڵێ طبعا یەکەم شتە بێ پشکنینی خوێن و پشکنینی ئاسنی بۆ بکە بزانم بۆ بنیەتی لاوازە بەڵام ئەوەی کە یعنی شتێکی ئاسانە وتمان لێ ئەساسەوە ئەگەر ئافرەتەکە خۆی چارەسەر بکردایە پێش شوکردن پێش دووگیان بوون مناڵەکەش وا لێ نەهات بەڵکە مناڵەکەش وای لێ هات ئەوەی ئێستاش هیچ نەبووە چارەسەری زۆر ئاسانە چونکە ئەوە ئاسنە و بە دەرمان ئەدرێتەوە و چاکە بێتەوە بەڵام چی ئەبێ چەند شتێکی لە مناڵەکە یعنی ئاگامان لێبێ یەک لەوانە مناڵ خۆی بە عام ئێستا لەو سەردەمە ئەوەی ئێمە ئەیبینین زۆر شتی سەرنج ڕاکێش هەیە بۆ مناڵ لەوانەیە جاران وانە بووێ بەڵام ئێستا زۆر شتی سەرنج ڕاکێش هەیە
لە یاری ئەلکترۆنەکان لە ئایپاد و لە شاری یاری و لە کۆمەڵێشتی تر مناڵ کاتێک کە یاری سەرنجی ڕائەکێشێ خواردن لە بیرەکە زۆربەی زۆری دایکان ڕاوکان کە ئێمە ئەیان بینین مناڵەکانیان نێهێنن کەم خوێنە کێشەی ئەویان هەیە کە ناتوانن مناڵەکان ڕازی بکەن خۆراکێکی تەندروست بخۆ یان خۆ بەتەواوەتی خواردن بخۆ چونکە دایمەن مێشکی لای یاریکردن و دایمەن مێشکی لای شتی ترە یان ئەو خۆراکەی کە ئەو ئەیەوێ مەسەن دایک و باوک نەیکردووە لەگەڵ ئەوان ناڕۆن یاخود ئەوەی کە من تێبینیم کردووە دایک و باوک ینی ئەیانەوێ سێژەم لە سێ کاتی دیاریکراوە خواردن بدەن بە مناڵەکە بەڵام مناڵەکە وان نییە مناڵەکە بە طبیعەتی خۆی ئەوێ کە برسی بوو شتێک بخوا کە برسی نەبوو هیچ نەخوا کەواتە ئەو کار ینی ناتوانن مناڵەکە ڕازیکەن لە خۆراکێکی باش بخوا بە نەتیجە ئەو مناڵە خۆراکەکەشی باش نییە ئەو مناڵە کە باسمان کرد لە ژنێکەوە هاتەوە ئەساسن خوێنی کەم و ئاسنی کەمە خۆشی خوێنی کەم و ئاسنی کەمە ئێستا خۆراکەکەشی باش نییە ئەوانە ئەگەر خەڵک و هاوڵاتی هەموو هۆشیاری ئەو مەسالانان هەبێ هەموو چارەسەری هەیە هەموو چارەسەری هەیە بە شێوازی دەرمان بە شێوازی پشکنین بە شێوازی ئەوە کەوا باسی کرد سەپلمنت تاواکەری خۆراکی بەڵام ئەبێت تۆ ینی وعید هەبێ لەسەر ئەو مەسەلانە ئەگەر ئافرەتەکەیە ئەگەر پیاوەکەیە و ئەگەر ئەگەر لە مناڵەکەش بێ ئاگیان لە خۆیانش بێ چونکە نەخۆشیەکە ئەو کەم خوێنی و کەم ئاسنەیە چارەسەرەکرێ زۆر بە ئاسانیش ئەگەر چارەسەر شنەکرێ و ئەگەر لێشی نەزانێت ئیهمالی کرێ ئەوە دەرخستەی زۆر خراپی لەکەوێت دکتۆر زۆر بە کورتی کاتەکەمان تەواو بووە نیسک جێگرەوەیە بۆ هەموو پرۆتینەکانی دیکە لە پڕکردنەوەی ئاسن و خوێن نەخێرنە ئاسنی تێدایە بە ڕێژەیەکی کەم بەڵام ناتوانێت ئێمە ناتوانێت بە خۆراک نەخۆشێک ئاسنی کەمە پڕیکەینەوە ئەبێ چارەسەر وەرگێ کاتێککە چارەسەری وەرگر ئەو کاتە ئەڵێن ئەو خۆراکانەش وەرگرە کە ئاسنی تێدایە و لە گۆشتەوە دەست پێ بکە بەڵێ دکتۆر نەوشیروان سادق پزیشکی پسپۆڕ و ڕاوێژکاری نەخۆشیەکانی خوێن و تاقیگا زۆر سوپاس بۆ ئامادەبوونە دەستخۆش زۆر سوپاس دکتۆر ئامینە مەجید کچێکی تەمەن 8 ساڵانە لە منداڵیەوە تووشی فلیجی مێشک بووە پزیشکەکان بە باوکی ئامینەیان ڕاگەاندووە چارەسەری کچەکەی لە وڵاتی تورکیایە بۆ ئەمەش پێویستی بە 20,000 دۆلارە بۆیە باوکی ئامینە لە ڕێگەی کوردستان 24 داوا لە خواپێداوان و خێرخوازان دەکات هاوکاری بکەن تا بتوانێت چارەسەری منداڵەکەی بکات. ئامینە تەمەنی 8 ساڵە لە تەواوی تەمەنیدا ئەمە حاڵەتی ئەم منداڵە کاتێک لەدایک دەبێ تووشی زەردووی دەبێ دواتر زەردوویەکەی مێشک و جەستەی ئیفلیز دەکات ئامینە کە زەژن دێت و دەبینێ خوشکەکانی جلی جوان لەبەر دەکەن ئەو لە شوێنی خۆی جەستەی لەرز دای دەگرێ و داوای دەرەوە دەکات کەچی ناتوانێت بۆیە خانەوادەکەی حەز بە هاتنی جەژن ناکەن چارەسەری ئامینە لە دەرەوەی وڵاتە باوکی توانەدارەیەکەی لەو ئاسەدانیە تابیباتە دەرەوە بۆیە چاوی لە کەسانی خێرخواز و خواپێداوە هاوکاری بکەن تۆرەکان پێم دەرین دەبی ببە تورکیای لە تورکیای تەکلیفی 2 دەفتەر بەس عملیات و جیهازەکەی تەکلیفی 2 دەفتەر پارەی دەکاتن بەخۆش دەزانی هەمووی ئیشەکەی تورکیا هەر هەمووی بەپارە ئێستا منەکە 2 دەفتەریش پێ پیاوی لە بۆ عملیاتەکەی دەبی دەفتەرە چشم لە بۆ مەسرفەکەی هەبیت بەس ئەمن بەس عملیاتەکەم لۆ کرا بە هیچ مشکلەم نەبوو ئەمن حەز ناکەم جێژنە دابێت لە ماری من لەبەرەوەی کە ئەو مندارەکانی دیجلکی لەبەر دەکەن و دەچنە دەر ئەوەیان لە جێی خۆر نەکرد دەبی نەڕاوە دەستی ئەمن جاری وە هەبووە جێژنانەی داک و بابی خۆشم نەکرد یعنی لە تەنێ بەتەنێ لە زۆری بەجێ ناهێلم دەریم بازی بخۆی نەستێ ئامینە خاوەنی 6 خوشکە هەمویان بە دوانەی لەدایک بوون ڕۆژانە ئاگیان لێتی و دڵیان نایەت بەجێی بێڵن دایکی باز لە زەحمەتەکانی کچەکەی دەکات و دەڵێت بۆی ئامینەوە نەدەتوانم بچمە پرسێک نەدەتوانم سەردانی نەخۆشێک بکەم هەستا لە من و کچەکان پێم مردنە بەخوای تازیەک بیست ئەوەک بی نەخۆشێک بی تشتێک بی ئەمە پێ ناکەی بچنە دەرێ دەبێت لە ژووری بی حتا جارێکی بەمە دکتۆرێکی تشتین ما دەبیام 3 نەفەرگە بچنە هەرسیان پێیان مرین هەرین زۆرە زەحمەتە هەڵگرنەوەی ڕاکردنەوەی لە کوردستان پزیشکەکان بە مەزیدی باوکی ئامینەیان ڕاگەیاندووە چارەسەری تەواوی کچەکەی پێویستی بە ئامێرێکە
کە لە کوردستان نییە و پێویستە بە هەر شێوەیەک بێت بیباتە وڵاتی تورکیا. بۆیە دەیەوێت لە ڕێی کەسانی خواپێداوە چارەسەری منداڵەکەی بکات تا ئامینە لە جەژنەکانی ساڵانی داهاتوودا وەک خوشکەکانی دیکەی بە جلێکی جوان و قاچەکانی خۆیەوە بڕواتە دەرەوە بۆ یەکەم جار لەگەڵ منداڵانی گەڕک یاری بکات. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. بە هیوای هاوکاری و چارەسەر بۆ ئەو خێزانە. پاشیبمان پێشکەشکردن تاوەکو سبینەوە لە پرۆگرامی نوێدەینەوەلاتان شادبن خواتان لەگەڵ.